زۆر سپاس کاکبیرس فەرموو. بەناوی خوددا سڵاوتانە بێ عەزیزان دووبارە. ئەمن خۆشحاڵم لە بابەتێکی گرنگ و هەستیار کە لەگەر ئێوەی بەڕێز دەبم، هەم دەربارەی بابەتێکی هەستیاریش کە ئەویش بابەتی پەروەردەی سێکسیە. پرسیارەکە لێرە دەست پێ دەکا کاتێک لە کۆمەڵگایما یاخود لە فەرهەنگیمە لە کەلتوریما بەگشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاتێک وشەی سێکس دێ یەکسەر شتێک دێتە زەهنمان کە ئەویش بابەتی قەدەغەکراو حەرام تابۆ بڤە. یعنی هەر کاتێک ئەو وشە دەبینین ئیدی چۆن دەڵێ کۆمەڵێک بربەست دێتە ڕێمان. لێرەوە لەو پێشەچی یاخود لەو سلایدە دەمەی ئەو ڕوومکەمەوە بابەتی پەروەردەی سێکسی منداڵ یاخود بابەتی پەروەردەی سێکسی بابەتی فێرکاری سێکس نییە، یاخود ئاگای و هۆشیاری سێکسی نییە لە تەمەنی گەوران، یاخود ئەو چۆن بەڵێ پەیوەندیان ئەو پەیوەندی کە لە نێوان هاوسەرەکان ڕوودەدات. نەخێر، ئەمە زۆر دوورە لەو، بەڵکو پەروەردەی سێکسی زۆر لەوە قوڵترە. چون ئەگەر مێژوەکەی باز بکەین وەک دەزانین لە ساڵ 1950 وەکو یەکەمین بابەت لە قوتابخانەکانی سویسرا وەکو بابەت خوێندرا بۆ چۆن دەڵێ وشیارکردنەوەی منداڵەکانیان پاراستنیان لە دەست درێژی. بەڵام ئەوەی کە گرنگە بسمە ناوەڕۆک و پێناسەکانی بەوردی باسی بکەم، دواتریش کەم کەم دێینە سەر خاڵەکانی تر، ئەویش ئەوەیە. بەڵام پێشەوە دوعاخان حەز دەکەم برادرانیش بزان و ئاگادار بن، من نەهاتیمە بە میتۆد و بە چۆن دەڵێ تیۆریا بێمە خوارێ هەموو ئەوانەی کە لەسەر سێکس و قۆناغەکانی سێکس و دروستبوونی ڕەفتاری سێکسی لای منداڵ ئەوانە باس بکەم، چونکە ئەوانە بابەتێکی ئەکادیم و زۆر مەوزوعین. ڕاستی هاتووم بابەتێک باز بکەین کە بەڕاستی سوودی لێت بینین، هەم وەکو ڕێنمایەکار هەم وەکو تاکێکەوەی حەزی لە چۆن بواری دەروونزانیە، هەم وەکو پەروەردشکار و مامۆستایەک و ڕێنمایەکارێکی قوتابخانە. ئەنی هەمووانە دەگرتەوە. ئەوە نییە تایبەت بی بە ئەو کەسانی کە حەزیان لە چۆن دەڵێ قوتابی سایکۆلۆجیستنیان حەزیان لە بوارێ، نا، بەڵکو بابەتێکی گژیرترە. بەگشتی هاتووم باسم کردیا. یەکەم خاڵ کە دەمە سەری باسی بکەم، سلایتەکان لەکنە من ناگۆڕیلو، خەجاڵەتم. عجب. ئەها تێگەیشتم. ئێستا ئەگەر یەکێک ئازم داتی وەڵام داتۆ دوعاخان خۆدیان هەر کەسێک سلایتەکە گۆڕا. ئێستا گۆڕا. زۆر باشە. بەڕێزان لەوە دەست پێ دەکەین پەروەردەی سێکسی چییە. باشە، پەروەردەی سێکسی بەگشتی و پەروەردەی سێکسی منداڵ بە تایبەتتر، بەڵام لێرە کە پەروەردەی سێکسی بەکاردێنین مەبەستمان گشتە، چون وەک دەزانین پەروەردە قۆناغێکی هەنگاو بە هەنگاوە لە سەرەتای دروستبوونی یاخود لە دایکبوونی منداڵ دەست پێ دەکات تا کۆتایی تەمەنی. بەڵام هەندێک لە توێژەران بازەوە دەکەن ناهات لە پێش لە دایکبوونیش دەست پێ دەکە پەروەردە. وەک دەزانین شتێکی گشتگیرە بابەتی پەروەردانی هەنگاو بە هەنگاوە، ڕاستەوخۆ نییە چۆن دەڵێ لە ناکاو تۆ شتێک فێربی ئیدی تەواو بووە بەشێک لە تو، نا، دەبی هەنگاو بە هەنگاو، قۆناغ بە قۆناغ، هەرجارە و شتێک هەرجارە و بابەتێک چۆن دەبێت لەگەر تێگەیشتن و تەمەن و زەمن و کاتی تو بگونجێ. لێ پەروەردەی سێکسی بۆ پێناسەیان کی دەکە پەروەردەی سێکسی هەموو لایەنەکان پەیوەست بە سێکس کە دەبێت منداڵ ئاشنابی دەگریتەوە. وەکو ئەوانش چیە بریتین لە پەیوەندیەکان، ئەو پەیوەندی هەستی و سۆزیانی کە دەبەسترێت، واروە ئەندامە سێکسیەکان واتە ناسینی ئەندامە سێکسیەکان، ناسنامەی ڕەگەزی ئایا نێریان مەیە، واروە تەندروستی ئەندامەکانی سێکسی کە زۆر گرینگە، و چاڵاکی ڕەفتاری سێکسی، ئامانجی پاراستن و پشتیوانی گەشەی سێکسی. لێرە باس لە دەستدرێژیە کۆتا خاڵ. وەک دەزانین لە بابەتی پەروەردەی سێکسی کۆمەڵێک بنەما هەیە، چۆن دەڵێ کۆمەڵێک بابەت هەیە کە باز دەکرێن، ئاشنا دەکرێن قۆناغ بە قۆناغ، هەنگاو بە هەنگاو، کە لەگەڵ تەمەن و زەمەنی ئەو منداڵە تێگەیشتن و چۆن دەڵێ درچی ئەو منداڵە بگونجێن. ئەو بەگشتی وەکو پێناسەکەی کە چییە،
ئەوەی گرنگترە لەلام کە بێمە سەری و باسی بکەم ئەویش ئەوەیە لە پێناسەی پەروەردەی سێکسی بابەتی داک و بابە یاخود پەروەرشکار و مامۆستا و ڕێنماییکارە ئایا ئەو بابەتە تا چەند گرنگە ئێمە بە ئاگابین تێیدا بەڕێزان بێگومان وەک دەزانین لەو سەردەم و لەو زەمانە ئێستا ئێمە تێیداین منداڵ زووتر گەشە دەکات زووتر پێدەگا من باس لە تەنها پێگەیشتن و چۆن دەڵێ گەشەکردنی جەستەیی ناکەم بەڕێزان بەڵکو باس لە پەروەردە و چۆن دەڵێ پێگەیشتن و گەورەبوونی بیریش دەکەم هزریان زووتر تێدەگەن چونکە ئەو شتانەی کە لە تەمەنێک دەیبینن لە تەمەنێکی بچووکی منداڵی دەیبینن نەدەبوو بیاندیت بە یاخود ئەو شتانەی کە لە تەمەنێکی منداڵی دەیزانین نەدەبا بیانزانی بە ضرور نەبوو چونکە درچیان لۆ نییە ناتوانن مامەڵەیەکی تەندروستی لەگەر بکەن بۆ نمونە ئەگەر منداڵێکی 5 ساڵی کۆی پرۆسەی سێکسی بزانی چیە و چۆنە چێژەکەی ئەخر چەی منطقی و لۆژیکە ئەو منداڵە پێتاوانێ بەرەو هەڵدێر و لادان و ئینحراف سێکسی دەچیت وەڵامەکەی بێگومان بەڵەیە لۆیە ئەو زەمەنەوەی کردیە بابەتی سۆشیال میدیا هیچ شتێکی نەهێشتی تۆ بە تایبەتی ئەو بێسانسۆریە کە مەسەلەن من مۆبایلێک دەدەمە دەست منداڵەکەم کە هەرچی شتە تێیدا عەبدوڕەحمان قسەیەکی جوان دەکە ئەمجار لە پەروەردەی منداڵ بەڕێزان باس لەوەی دەکە دەڵێ پێشتر ئەگەر پەروەردەی منداڵ ئاسان بوو چونکە لە چوارچێوی خێزان ئەو پەڕی کۆڵان دواتر قوتابخانە بوو باشە دەتوانی ڕێگریەک بکەی خۆت کە دایک و باوکی دڵسۆزی دووەمیان دەرەوە کە دەتوانی هاوڕێکی باشی هەڵبژێری سێمیان هەوڵ دەدا یەک لە باشترین قوتابخانەکان دانی و شارەزای مامۆستاکان بی و بزانیت چ منداڵێک لە قوتابخانە بەڵام ئیدی ئەو سنوورە نەما دەڵێ چونکە تۆ کاتێک منداڵێک لە ژوورەکەی خۆی دەخەوێ و دەمینێتەوە ئەو مۆبایلێک کە لە دەستیتی هەموو جیهانی لە دەستە هەرچی ئەوەی ئەتوو دەتەوێ ئەو دێوێ بە باش بەخرا بە جوان بە ناشرین بە چۆن دەڵێ بە ڕاست بە درۆ بە فەیک بە حەقیقەت هەمووی تێدا ینی ئەو ئێدەی ئینسانیش مرۆڤیش فزولیە سێرش دەگات دەگەڕێ دەبینی فێربوونی کاریگەری فێربوونی ئەوانی تری لەسەرا بەهەرحاڵ ئەمە وەکو پێشەچێک پێم خۆش بوو باسکەم و پێم گرنگ بوو لێرەدا دووە سێم سڵاید باس لە ئامانجی پەروەردەی سێکسی دەکەین کە زۆر گرنگە بەڕێزان ئامانج لە پەروەردەی سێکسی چییە ئامانجەکان گەلە زۆر بوون بەڵام من کورتم کردەوە لەو چەند خاڵە تەنها 5 خاڵم هێنەوە وەگەرنا گەلێک زۆرن چونکە ناکرێمە دانیشن لێرە تەنها باسی ئامانجەکان بکەین و کاتێکمان بۆی تەواو بکەین یەک لە ئامانجەکان چیە منداڵ زانیاری پێویستی دەبێت لەبارەی هەموو قۆناغەکانی پێشخۆی و لەگاتی گۆڕانکاریەکانی جەستەیی دەبین یعنی ئێمە منداڵ فێر دەکەین چۆن دەڵێ هاوکاری دەبین ئاشنای دەکەین بە ئەو گۆڕانکاریە جەستەییانەی کە لە جەستەیدا ڕوو دەدەن ئەو گۆڕانکارە ئەندامی فیزیکیانەی کە لە جەستەی دا ڕوو دەدەن یاخود ئەو گۆڕانکاری سایکۆلۆژیانەی چونکە هەڵچوونەکانیشی لەگەر گەورە بوون حتمەن گۆڕانکاری بەسەدا بێ یعنی تێگەیشتنی کەم و زیادی بەسەدا دێن مەسەن زۆر شتێ لە منداڵی بە هەندێک شت پێ دەکەنی کە پێکەنینێک لە هەڵچوونەکانی زۆر سادێت تەنها تۆ حرەکەیەک دەکەیت بەڵام لە گەورە بوون کە دەبێتە هەرزەکات بۆ شتێک پێ ناکەنی هەمان حرەکە دووبارەکەوە ئەسڵن یعنی لەوانەیە چۆن دەڵێ نەک پێ ناکەنێ لە دڵی خۆی زۆرێک لە چۆن دەڵێ بە نەزانیش دەزانی ئەو حرەکاتانەکە دەکەێت دووەم خاڵ وا دەکات منداڵ بۆ سوونی ئەرێنی هەبێت لە بای ڕێگەزی خۆی و هەم ڕێگەزی بەرامبەرشی واتە لە ڕێگای پەروەردە ئێمە ئەو منداڵ ئاشنا دەکەین بە چ بەڕێزان بۆ ڕێگەزەی کە هەیەی ڕێگەزی نێریان مێ من ناچمە سەر ڕێگەزی سێم و ترانس و ئەو بابەتانە بەڕاستی جارێک کاتی ئەوەی نییە هەر لە ناو کۆمەڵگاکەشمان و پێویستیش ناکە کە ڕێگەزی سێم لێرەدا منداڵ کاتێک نێریانمەیە کچەیان کوڕا وەک دەزانین ئێستاش تا ئێستاش لە کۆمەڵگای خۆمان ئەو بیرەزاڵە کوڕ باشترە لە کەس باشە لە بەشێک لە منتیقە عەشایری چۆن دەڵێ بور منش عەشایرم کە دڵم عەشایرێنی ئەو بابەتەکە لەسەر ئەوە نییە کە هەموو شتێک بدەینە پاڵ ئەوەی کە ئەوان چۆن دەڵێ سیفات و کەلتوری خراپیان هەیە نا قسەکە لەسەر ئەوە نییە بەڵام ئەو بیرە باوە هێشتا مایە کە بەڵێ ڕێگەزی نێر باشترە بەهێزترە بەقوترە ئیلە ئاخیریه لە مێ لێ نەقسێک لە مێدا دەبینین کاتێک تۆ کچێک و کوڕێکت هەیە بە چاوێکی باشتر
جوانتر پێرفێکتر مرۆڤی باڵاتر سەیری ئەم کوڕە دەکەی باشە بەڵام لێرە پەروەردەی سێکسی پێ دەڵێ نا ئەمە دوو ڕەگەزن دوو مرۆڤن بەڵام تەنها لە ڕووی ڕەگەزیەوە جیاوازیان هەیە ئەندامیان جیاوازە هەریەکە و چۆن دەڵێ کار و ڕۆڵ و چۆن دەڵێ دەوری خۆی هەیە لە ژیان گرنگن پێویستن ئەگەنا زۆربوون و زاوزێ ڕوونادە تا کۆتایی سێم خاڵ پەروەردەی سێکسی دەبێتە هۆی پاراستنی منداڵ لە دەستدرێژی ئەویان زۆر گرنگە بەڕێزان کەمبوونەوەی ڕووداوەکانی دەستدرێژی یعنی منێکی باوک چۆن دەڵێ تۆیەکی باوک یان تۆیەکی دایک یان هەر کەسێکی هەر پەروەردشکارێکی ڕێنماییکارێکی کاتێک پەروەردەی سێکسی خۆنا بەخۆنا فێری منداڵەکانمان دەکەین لەگەڵیان دەبین ئاشنایان دەکەین ئەو منداڵە یەک لەو تەکنیکانەی کە فێری دەکەین ئەویش خۆپاراستنە لە دەستدرێژی سێکسی وەک دەزانین زۆر گرینگە ئێستا ئەگەر ئامارێک هەندێک شت لێرە باز بکەم وەکو ئامار ئەویش ئەوەیە بەڕێزان ئێستا ئەو ئامارەکان باس لەوە دەکەن کە قۆناغی دەستدرێژی سێکسی تقریبەن لە نێوان ئەوە ناوەندە تەمەنی پێ دەڵێن لەو تەمەنەی کە زۆرترین کاردەستدرێژ دەکەوێت لە نێوان 7 ساڵ بۆ 11 ساڵە باشە ئەگەر ئێمە لە قۆناغی منداڵی خواردن ئەو منداڵەمان فێر نەکردێت چۆن بەرگری لە خۆی بکە لەو ئەگەرە نەخوازراوە کە دێتە پێشی دەی چۆن پارێزگای لە خۆی بکە ئێخۆ وەک دەزانین لە کۆمەڵگای مەش دێها منداڵ دەستدرێژی کرا بەسەرێ نەوێداوە باسیشی بکە باشە تا تەمەنی گەورەبوونیش تەنانەت کەیس هەیە ئەو کچە شووی کردووە لەوێن دەڕوا چۆن دەڵێ هاوسەرەکەی پێیزانی و ئیدی کێشەی گەورەی بۆ دروست بووە تا ئاستی جودابوونەوە و تا کۆتایی ئەمانە و دەیان شتیتر لە بابەتی دەستدرێژی زۆر شت هەیە لێرە بیڵێن بەڵام بە کورتی بە چۆن دەڵێ درێژی نەکەمەوە ئەو چەند شتێک کە ئاماژەم پێکرد بەڕاستی گرینگە تەرکیز لەسەوەی بکەن یان بمینینەوە باسی ئەو بابەتە چارەم خاڵەویش ئاراستەکردنی غەریزەکانە بە شێوەیەکی تەندروست وەک دەزانین مرۆڤ غەریزە هەیە پاڵەری سێکسی هەیە ناکرێت بە ڕەهایی و بەبێ قەید و شەرت بەکاری بێنی بەڵکو ئاراستەیەکی جوان لە کاتێکی گونجاو لە شوێنی گونجاو لە زەمەنی گونجاو لە تەمەنی گونجاو بەکاری دێنی ئاخر خار کەمبوونەوەی تەنگەشە دەروونەکان لە ژیانی داهاتوو بەڕێزان حەزم لەسەر ئەو خاڵی ڕاوەستن یعنی چ کەمبوونەوەی تەنگەشە دەروونەکان یعنی کاتێک تۆ منداڵێک لە منداڵیەوە ئەو منداڵە نمونەی سادە کاتێک دەبینین کوڕ و کچێک تەمەنیان تەنها 3 ساڵە لەژێر دەرگای مەسەلەن سەر ئاوەکە توالێتەکە هەرچ ناوێکی لێدەنێ سەیری یەکتر دەکەن بۆ کەشفکردنی ڕەگەزی خۆیان ئەوە فزولیەتی منداڵە تێیدا زۆرینە منداڵەکان ئاوا دەکەن ئاواشیان کردیا دەی هەڵبەتە ئەوەی کە من ئێستا باسی دەکەم بە چاوی خۆم دیتیتم لە دەوروبەری کەسە چۆن دەڵێ زۆر دوورەکانیشم نا دایکەکە هاتیە کوڕێکی بچووک لە WC بووە کچەکە هەوڵیدا سەیری بکە لە ژێ دەرگاکە دایکەکە هاتووە هەتا شەق گرتیتی لە بنجێ منداڵەکەیدا مەسەن هەتا زلە گرتی لێیدا ئەزیەتیدا عەیبە و شەرمە و ئەو حاڵەتە ئەو ڕوبەڕووبن و توندە ئەو ڕەتفعلە ئەو کاردانەوە توندە کاریگەری لەسەر زهنی ئەو منداڵی دەبێت لەسەر ئەو بەدواداچین و پرسیارکردنەی دەبێت لە داهات و دوورمە بنێ لێتە تراوما سەدمەی دەرونی بێگمان تووشی تەنگەژەی دەرونی دەکات ئەخە بەشێک لەو کچانەی کاتێک شوو دەکەن یان لەو کوڕانەی کە نابن بەزاوە ئەویش نابێ بەبوو کە ناتوانی دخول ئەنجام بدە پەیوەندی بەو تراوما هەیە کە لە تەمەنی منداڵی کاریگەری لەسەر هەبووە ئەوە حقیقەتەکە بە ئەمە خۆمانی لێ نەبزیدنەوە ئەوەی کە فرۆید باسی دەکات لە تەمەنی تاکو تەمەنی 5 ساڵی کەساتی منداڵ تەواو دەبێ بڕاتان هەبی شوبهە حقیقەتێکی تێدا بەڵێ لەو تەمەنە زۆر ناسکت هەموو ئەو ڕووداوانێک کە ڕوو دەدەن بەسەری دادێن لە لای دەمینێتەوە کەپت دەبی بەڵێ لە داهاتوو کاریگەری لەسەر دەکا مەگەر خوا نەخواستە ینی دەکرێت بەڵێ کەسێک ئاسایی ئەوەی ئاد لە دەرێ نامرۆڤ لە ئێستادا دەژی و ڕابردوو ئەو هەندە گرنگی نییە و تەنها لەوە گرنگە کە داهاتووشی باش پێ بنابرین باسی ئەوانە بانەکەیت بەڵام قسەکە لەسەر ئەوەیە بەڵێ تەمەنی منداڵی لەو کاردانەوانی کە ئێمە وەکو دایک و باوک دەمانی بەرامبەر منداڵەکەمان کە ڕەفتارێکی سێکسی دەکە زۆر کاریگەرێکی ئەرێنی دەبی ئەگەر مامەڵێکی نەرێنی دەبی ئەگەر مامەڵێکی ئەرێنی لەگەڵدانەکەین لە داهاتوودا ئەو بە کورتی باسی چۆن دەڵێ ئامانجەکانی پەروەردەی سێکسی بوون بەڕێزان 3 بنەمای گشتی هەیە حەز دەکەم ئەلێرە باسی بکەم لە پەروەردەی سێکسی یعنی ئەمە 3 بنەماکان زۆرن بە خودای تقریبا
12 بنەما بەڵام ئەوەی کە گونجاو بوو بۆ گوتن و چۆن دەڵێ سوودبینین لێیان ببڕن ئاوەچی دەخۆم 12 بوون کورتم کردو لە سێ خاڵدا ئەویش یەکەم بنەما لە پەروەردەی سێکسیدا کە پێویستە بوونی هەبێ بەکارهێنانی وشەی گونجاوە یعنی کاتێک تۆ منداڵێک دەینی ئاراستێکی باشی دەکەی بۆ پەروەردەیەکی تەندروست بە تایبەت لە بواری سێکسیدا لە پەروەردەی سێکسیدا دەبێ ئەو وشانەی کە بەکارهێنی زۆر گونجاو بن یعنی لە ئاست تێگەیشتنی عەقڵ و بیر و فکری ئەو دابن لەوەی تێبگە باشە ناکرێ منداڵێک بە تایبەتی کە بۆ نمونەی بهێنینەوە منداڵێک تەمەنی 5 ساڵە باشە ئەو منداڵە باس پرسیاری ئەوەی دەکەم من چۆن هاتوومە دنیاوە وەختی خۆی بەمایان دەگۆ ینی با ئەوەش بڵێن مەسەلەن داچی من دەیگۆ دەمگۆمان کوو بۆ دەیگۆڵ ئەوە لە کەندێمان هینێتەوە نازم ئەو کەندە لە چین دەربوو ینی ناکرێ من بە وەڵامێکی ناواقعی وەڵامی پرسیاری زۆر گەورەی ئەو منداڵە بدەمەوە باشە چونکە هەم فێرە درۆ دەبی چونکە لە دواتردا ئەو تێدەگە کە ئەوە ڕاست نییە ینی ئەوە درۆ بۆ لەگەڵ منیان کردێ یان نمونەی دکتۆرە کە جێم لێ ڕاگرتە بوو لە وڵاتێکی تر باسی ئەوەی دەکرد دەگۆ گوتمە بابام ئەوە من چۆن لەدایک بوومە تەمەنی تەنها 7 ساڵ بە بابم گوتی وەڵا ئەو ئاەتش قورئانی ئەم لەسەر داکتم خوێند و یەکسەر ئەتو داکەچی بوو ئەتومان بوو یعنی ئەو جۆرە مامەڵەکردنە بەڕاستی لە پەروەردەی سێکسیدا زۆر ناتەندروستە باشە دەکرێت ئێمە لێرە بە نمونەی چینێزی کراوە لە منداڵەکانمان بگەینین بەڵێ بۆ نمونە دایکەکە دەڵێ من کاتێک منداڵێک پرسیار لە دایکەکە دەکات دەڵێ بۆ من چۆن هاتوومە دنیایان زگت بۆ گەورە بۆ کە منداڵێکی لە سچیدایە برای خوشکێکە دەڵێ من کاتێک نانم خوارد مەسەلەن بە زمانکی سادە لەو تەمەنێکە گونجاوە نانی دەخۆم کە نانم خواردووە لە ڕەحمی من لە سچی من منداڵێک دروست بووە گەورە بووە هێدی کە خواردن دەخۆم گەورەتر دەبێت دوایە دێتە دەرەوە دەبتە براتیان خوشیت و مەسەلەن ئەو لەو تەمەنێک کە لە 5 ساڵی بچووکترە چونکە 5 ساڵ چۆن دەڵێ وەڵامێکی تری گونجاوتری هەیە بۆ ئەوەی تێی بگەینین دووەم حاڵەت ئەویستە تەمەن و کاتی گونجاو ئەو تەمەنە و ئەو کاتە گونجاوەی کە ئێمە پەروەردەی دەکەین دەبی کاتی خۆی بێ یعنی کاتی خۆی چیە دەبی ئەگەر کاتیشی نەبێ پرسیارەکە لێرەوەی ئایا منداڵ ئەگەر پرسیاری سێکسی نەکە کێشەیە بەڵێ کێشەیە چونکە تۆ من ژینگەی باشمان گونجاومان بۆ نەڕەساندێ لە ئەوەی ئەو منداڵە بێ ئەو پرسیارانەی کە هەیتی لەمەی بیکە نەک لە دەرەوە باشە دووەم کاتی گونجا ئەوەیە تۆ منداڵێکت هەیە لە کاتی سەرشوشتندا یان دەست لە ئەندامی زاوزەی خۆی دەدا دەی پرسیار دەکا هەموو ئەوانە کاتێک ئەو ڕوبەڕووی پرسیار دەکاتەوە لە هەمان کات دەبی وەڵامی بدەوە ناکرێت دوای بخەی باشە بەڵام ڕاشکاویش بە ئەگەر شتێک چۆن دەڵێ هەستت کرد کە زۆر کاتینیا لە ئێستادا تەمەنەکەی زۆر بچووکترە دەڵێ نازانم زۆر ئاسایی ئەویش لەو شەی نازانم تێدەگا یعنی تاوا ئیدی پرسیار ناکە دووبارە بە قوڵی بستناوە سێرشکە نا ئەوەی باس لە منداڵ شتێکم کە لە تەمەنی خوار 3 ساڵیە وەروە تەمەنەکەشی گونجاو بێ لە ئەو شتانێک کە پێی دەڵێ سێم شت ئەویش ڕەچاوکردنی باردۆخی دەرونی کۆمەڵایەتی و ئاینێ بەڕێزان لە پەروەردەی سێکسی گرینگە ئێمە ڕەچاوی بار و دۆخی هەم کۆمەڵایەتی هەم ئاینی هەم کەلتوری ئەوەی بکەین یعنی زۆر بەڕاشکایی بڵێم بابەتی کەلتور دابوونەری زۆر گرینگە لە ئەوەی ئێمە خۆمانی پێپەروەردە دەکەین و لەگەڵ ئەو ژینگەی تێدان بیگونجێنین من باز لە کەلتور و فەرهەنگێکی ناکەم کە ناڕاستە ئەتوش دژی بۆستەگە ناڕاستە نا ئەو شتێک کە گونجاون پێویستن ڕاستن بە حەقیقەتی دەزانی بە ڕاستی دەزانی بە گونجاوی دەزانی بۆ ئەو منداڵە باشە هەروەها لەلایەن ئاینەکەش بە هەماشە دەبێ ڕەچاوی بکەیت ینی ناکرێت منداڵێک پەروەردەکەی دژی ئەو ئاینەی خۆت کە بڕوات پێ باشە هە لە منداڵ و لێ ڕانێنی هەروەها لایەنی کەلتوریەکەشی بە هەمان شێوە منداڵێکە ڕێزی گەورە بچووک نەزانی مەسەلە بە هەمان شێوە یعنی دەبی زۆر ڕەچاوی ئەو لایەنەش بکرێت لەگەڵ پەروەردەی سێکسیەکەی لایەنی دەرونی کۆمەڵایەتی هەم ئاینی هەموو ئەو لایەنانە ئەمە بە کورتی نەبوو وەڵاهی پێم وایە شتێکی تا ڕادێک درێژم کردو لەسەر ئەم سێ خاڵە دێمە سەر بەڕێزان چۆنیەتی پەروەردەی سێکسی ئایا پەروەردەی سێکسی چۆنە مەسەلەن چۆن پەروەردەی سێکسی دەکرێت پەروەردەی سێکسی بەڕێزان پەروەردەیەکە شێوازەکەی وەکو هەر پەروەردەیەکی تر ڕاستەوخۆ نییە
یعنی هەموو شتێک بێی منداڵەکەت بێی دای بنیشێنی بڵێ کوڕم یان کچم ئەوە ئەندامەکانی سێکسی تۆن، ئەوە ئەندامەکانی زاوزەی تۆن، ئەتو لێرە دەبێ وا بکەی، ئەگەر کەسێک گوتی وەرە باوەشم نابێ بزی، نە ئاوا نییە. دەبێت هەنگاو بە هەنگاو، قۆناغ بە قۆناغ، ستێپ بای ستێپ، وەکو نمونەی ئەم تۆیە کە دەبێتە چۆن دەڵێ درەختێکی جوان و بەبەرهەمدار. کاتێک ئێمە تۆیەک یاخود گەڵایەک دەچینین، پێش هەموو شتێک دەبێت ئەو ژنگەی گونجاوی لۆ بڕەخسێنین. باشە ئەگەر پێویستی بە ئاوە ئاوی دەدەین کە پێویستیشی پێویستی و دواتر پێویستی بە خۆر و ڕۆژەکەلەی بدا، جارجارە بنەکەی چۆن دەڵێ ئەو خۆڵەی شل دەکەینەوە دووبارە ئاوی دەدەینەوە، ئەم جارە پێویستی بۆەوەی کە چاودێری بکەین بۆ ئەوەی چۆن دەڵێ نەشتێ نەوڕوشێ هیچی لێنێ بە هەمان شێوە چاودێری دەی بکەین. بە کورتەکەی کاتیشی دەوێت، زەمانیشی دەوێت، یعنی قۆناغ بە قۆناغ. نمونەی ئەو چۆن دەڵێ ئەو تۆیە ئەو دارێ کە ئێمە دەبی گەشەی پێ بدەین کەم کەم لەگەڵی بین تا دووە قۆناغ، تا ئەو قۆناغی کە چۆن دەڵێ پێویستە لۆ ئەو. ئەمە وەکو چۆنیەتەکەی، یعنی ناکێ ڕاستەوخۆ تۆ هەموو شتێکی بەو منداڵە یاخود بەو تاکە بەو کەسە بڵێ ئاشنا بکەی، زەرور نییە. ئاخر بەڕێزان باستێکی شتێک بڵێن لێرە وەکو نمونە بهێنینەوە. بۆ نمونە منداڵێک کە فێری زمان دەبێ، زاناکان باس لەوە دەکەن کە هەتا تەمەنی ساڵی نیوە کە دواتر دایە و بابەت دەدرچێنێت تەقریبەن 10,000 بۆ 15,000 وشەی چۆن دەڵێ حفظ کردووە لە میمۆری درێژخایانیدا، بەڵام تەنها ناتوانانی بیڵێتەوە، چونکە دەبین منداڵەوەتم هەموو شتەکان تێدەگا، بەڵام ناتوانێت قسەی بکە. ئێوە بە تێپەڕبوونی کات و زەمن ئەو وشانەی یەک یەک لەبەر کردیا، یعنی ئەو کەم کەم و یەک یەک لەبەرکردنە مانەوەی درێژتری هەیە، دەبتە بەشێک لەوەی بەشێک لە چۆن دەڵێ کەسایەتی ئەو تاکە ئەو منداڵە. ئەمە وەکو چۆنیەتەکەی زۆر گرنگە پەلە نەکری لە پەروەردەکردنی سێکسیدا. بەڕێزان لەبارەی قۆناغەکانی پەروەردەی سێکسی ئێمە 5 قۆناغمان هەیە، باشە، بەڵام بەجددی سەی دەکەم تەنها دەتوانم 2 قۆناغ باس بکەم، چونکە بەڕاستی هەر قۆناغە و سمینارێکی تایبەتی دەوێت کە زیاتر لە سەعاتێک، بەڵام ئەمن هەوڵ دەدەم بە کورتی و بە پوختی تەنها 2 قۆناغ باس بکەم کە گرینگن. باشە ئەویش قۆناغی یەکەم کە قۆناغی لەدایکبوونە تاکو 2 ساڵی و 3 ساڵی تاکو 5 ساڵی، قۆناغی سێم 5 ساڵی تاکو 7 ساڵی، قۆناغی چوارم 8 ساڵی تاکو 12 و قۆناغی پێنجەم 13 تاکو 18 ساڵی تەمەنی هەرزەکاریتی تاکۆتایی. بەڵام لێرەدا ئێمە تەنها دەتوانین بەو چۆن دەڵێ بەو 2 قۆناغە ڕادەگەین، ئەوەی کە من چۆن دەڵێ هەرسەنگانم لەو بابەتەکەی کردیە کە خۆشم لەو ئامادە کردیە. قۆناغی یەکەم لە کاتی لەدایکبوون تاکو 2 ساڵی. بەڕێزان بەجددی شتێک هەیە کە لێرە دەمێ ئاماژەی پێ بکەم، ئەویش ئەوەیە ئێستا ئەو بابەتانەی کە ئەلێرە دەوروژێنم ئەو ئەسلی بابەتەکەن، چۆن دەڵێ ئەوە بەرپرسیارەتە گەورەکەیە، ئەو پەروەردەکەیە. ئەوانەی هەموو گوتمان پێشەچێک بوو بۆ بابەتەکە، ئەوانەی گوتمان تەنها وەکو زانیاریەکی چۆن دەڵێ گشتی بوو، معلومە بوو، بەڵام ئەوانەی کە ئێستا دەڵێن هەم تەکنیکە هەم فێرکاریە، هەمیش چۆن دەڵێ ئەسلی بابەتەکە لەوەیە، پەروەردەی سێکسی. یەکەم شت پرسیاری ئەوە دێتە گۆڕە، ئایا پەروەردەی سێکسی چی بەرپرسە لێی؟ باشە مامۆستا یاخود چۆن دەڵێ ڕاگەیاندن یاخود مەسەلەن قوتابخانە؟ بەڵێ بەڕێزان وەڵامەکەی بەڵێ ئەوانە هەموو بەرپرسیارن لێی، بەڵام بەرپرسیاری یەکەم و سەرەکی چێ لە پەروەردەی سێکسی؟ بێگومان داکو بابە، یعنی ئەوە شتێکە ینی چۆن دەڵێ کۆتایی پێهاتیە. بەرپرسی یەکەمی پەروەردەی سێکسی منداڵ داکو بابن، نابی خۆیانی لێ بدزنەوە، نابی ئەو شەرم و ترسەی کە هەیە بیهێننەوە. باشە، چونکە وەک دەزانین لە کۆمەڵگایمە لەگەر منداڵ کاتێک مامەڵە دەکەن پێی دەڵێن متمانەی لەو دروست دەکەن، هەموو شتێکی خۆی پێدەدەن. مەسەلەن دەڵێن ئێمە پشتگیری دەکەن شتێک وە لە دەرێ پێمان بڵێ زۆر چۆنیەتی بابەتی خواردن و جلو هەموو ئەو شتانە پاڵپشتی مادی و معنی دەکەن، بەڵام کاتێک دێتە سەر پرسیاری سێکسی منداڵەکە لی دەکا یەکسەر داکوباوکە پشتی بەدەدەن، پشتی لێ دەکەن، ئەسڵەن بابەتەکە دەگۆڕن، مەوزوعەکە دەگۆڕن، یعنی نایەن لەگەڵی بن تێی بگەینن. باشە کە چییە ئەم بابەتە؟
کە زۆر گرینگە بەشەکە لەمە ینی بەشەکە لە پێکهاتەی ئینسان ینی شتێک نییە عیبە و بڤە بێت. یەکەم شت کە گوتمان لە قۆناغی سێکسی گرینگە ئەویش ئەوەیە پەروەردە لەلایەن داکبابە و دەست پێ دەکات. لە چ کاتێک دەست پێ دەکات من باسی قۆناغی ناو جەنین و چۆن دەڵێ چی دایک ناکەم ڕاستەوخۆ دێنێ لە دایکبوون تاکو 2 ساڵی. لە کاتی لە دایکبوون کەی دەست پێ دەکات؟ لەو کاتەی کە داک منداڵەکە پاک دەکاتەوە. باشە بەڕێزە؟ یعنی چۆن کاتێک دایکێک منداڵەکەی دەشوە هیچ ضرور نییە ئەو وەکو ڕێنماییە کە دەیدەمێستا هیچ ضرور نییە بەردەوام یعنی بە شێوازێکی زۆر و زیادەڕۆی دەست بە ئەندامە سێکسیەکانی ئەو منداڵەدا بێنێ چ کچ بێ چ کوڕ بێ. باشە هیچ ضرور نییە پێویست ناکە چونکە وەک دەزانین منداڵ غەریزە هەیە بەڵێ بە تێپەڕبوونی کات ئەویش دەوروژێ ورژاندنی هەیە بەڵێ دەوروژێ چۆن دەڵێ هەست بە چێژ دەکە بەڵێ هەستی پێ دەکا. دروستە لە قۆن ئەوەی کە فروی دەڵێ لە قۆناغی چۆن دەڵێ لە دایکبوون تا 2 ساڵی چێژ لە کنەوی دەما بەڵام لە کۆتاییدا دەمارە هەستیارەکان لە ئەندامەکانی سێکسی ئەودا وجودی هەیە. لێ یەک لەو شتانەی کە دایک هەڵەی تێدا دەکە ئەویش ئەوەیە زۆر مەسەلەن زیادەڕووی دەکەن لە شوشتنی ئەندامەکانی سێکسی چکرد چکۆت چ منداڵەکەی واروە یەک لەو ڕێنمایانەش کە پێویستە ئەلێرە بیدەین ئەوەیە نەشوشتنی منداڵ لە دواوە. بۆچی؟ چونکە ئەگەری زۆرە ئەو پیسایە کە دەیشوە چۆن دەڵێ بڕواتە ژوورەوەی چۆن دەڵێ یاخود ئەندامە سێکسیەکەی کچەکە یان کوڕەکە لێ ضرور نییە لە دواوە یاخود نابێت لە دواوە منداڵەکە بوشی پاکرێتەوە دوو لە ڕوتان لە پیسایی بەڵکو وا باشترە لە پێشۆبی دۆ ئەوی بەپاشی ڕای بگرین. یەک لە خاڵێکی تر لە خاڵە گرینگەکان ئەوەیە بەڕێزان لە کاتی گۆڕینی دایبی زۆر گرینگە دایک کاتێک منداڵەکەی دەگۆڕی لە ژوورێک لە ماڵەکەیدا ئەو منداڵە بپارێزی تەنها ئەو بیبینی نەک وەکو ئەمە باتوانش چۆن دەڵێ بە سەراحەتن و بە وچی خۆم بڵێم وەکو نەبی و بدیان بین هەموو خزم و کەس و پلکان لێ خڕکەینەوە ئەها ئەندامی سێکسی ئەوە ئەها یعنی کە ئەنەما شتێکی زۆر سەیرمان دیتیان چادەولمان لە خۆمان قەرەبارەکەین و کە دایبێکی دەگۆڕین چونکە ها منداڵ یەکەم زۆر وەکو معجزەیەک وایە لەو دایک بابەکەی پێی سەیرە ینی هەر شتێکی دەبینی هەر جوولانەوەی دەبینی هەر شتێکی نوێ دەبینی ینی پێی سەیرە چێژی لێ دەبینی لە کنەوی شتێکی نامۆیە. لێ غەڵەتترین شت ئەوەیە داک لە پێش چاوی مەسەلەن منداڵەکانی تر هەتا براخوشکەکانی تری یاخود پلچی مامی خاڵی هەر کەسێکی جگە لە باوکی نەبی هەموو ئەوانە بێ منداڵەکەی بگۆڕی. باشە ئەو دایبەی بگۆڕی گرینگە بە تەنیا بیباتە ژۆرەکەی دواوە یان هەر ژوورێک کە تەنیایە ئەو دایبەی لێ کاتەوە بیگۆڕی لەوێندە فێرە تایبەتمەندی و خصوصیەتی ئەو شوێنەی دەبی ئەو منداڵە چونکە باڕاستێک بڵێن بەڕێزان وا نەزانین منداڵ هەست و دەرچینێ نا بەقەدەر ئەو تەمەنەی کە تێیدایە درک و ئیحساس و هەستی هەیە. یعنی زۆر جار کاتێک منداڵی شتێک نا منداڵە با لە پێش ئەو شتەی بکەین تێناگە وانییە بڕاتە ناوی منداڵ باش تێدەگا باش دەزانین چ خەبەرە یعنی درکێکی هەیە بەڵام بەقەدەر ئەو تەمەنە بچووکەی ئەو معریفە بچووکەی کە لە ئەودا لەلای ئەودا هەیە. سێم خاڵ لە کاتی سەرشتن پێویستە تەنها بیبێ حەمام هیچ ضرور نییە مەسەلەن ئەگەر میوانە کتێ منداڵشتر لەگەی بێت و تەمەشای بکاتێ کاتێک سەری ئەو منداڵە دەشوی جا ئەو منداڵە لە تەمەنی ساڵێک دابێ 8 مانگ 10 مانگ دابێ ساڵ و نیوەک دابێت تا 2 ساڵی هیچ ضرور نییە پێویست ناکە چونکە ئەو تایبەتمەندی خۆیتی دەبیت لە ئێستاوە لێ ڕابین ئەو شوێنە کاتێک تۆ لیباسەکان دەبێت و جلەکان دەیگۆڕی پێویست نا کەسی تر ببینن ئەوە تەنیا کاتێک من دەبین ئەو من دایکی تۆم ئەوە ئاساییە دائرە بەڵام کە گەورە بی پێویست ناکە منیش بتبینم ئەو کاتی بەتەنیا دەدێرم چونکە لە قۆناغی تر باسی ئەوە دەکەین. لەوەی گرینگە لە کاتی سەرشتندا منداڵەکە تەنیا ببن. سێم خاڵێکی زۆر گرنگە لەلاتان سەی نەبێ وێنەگرتنی منداڵ بەڕووتی هیچ ضرور نییە بەڕێزان ینی ئەو باداک و باوەکان باش بزان پەروەردەشکارەکان باش بزانن یعنی چۆن دەڵێ بیکەینە ڕێنمایی ئەگەر باسی ئەو بابەتەمان کرد ضرور نییە پێویست ناکە وێنەی منداڵ بەڕووتی بگرین یاخود هەتا ئەگەر دایبیشی لەبەربی باشە چونکە ئەو منداڵە ئەوە تایبەتمەندی خۆیتی ینی لەوانەیە کە گەورە بە حەز بەو دیمەنەی نەکە مەسەلەن بڕواتان هەبی ڕاستە بێبەری ئەمە دەڵێن ها چەند جوانە بەڵێ ئەوانە هەیە بەڵام
ئەوە ئەگەر وێنەکە تەنها لۆ خۆی و لۆ ماڵی بی لۆ داک و باب و خێزانەکە بی ئاساییە، بەڵام سیر لەوەدا وێنەیەکی دانایە تەنها بەڕووتی هیچ شتێک لەبەردانێت، تەنها ئەندامەکانی زاوزی شادرایتەوە بە نەوع دانیشتیان پاڵدایتەوە لە سۆشیال میدیا بە گەورەی داینە. ئەوە ڕاست نییە، ئەوە کاریگەری نەرینی دروست دەکات لە داهاتی لەو سەر ئەو منداڵە دروست نییە. باشە و خاڵێکی تر ئەویش زۆر گرنگە لەو تەمەنەی کە کاتێک منداڵ لەگۆڕن یا خۆ جلی لەبەردانیان جلێکی لەبەردەکەینەوە گاڵتەنەکردن بە ئەندامەکانی سێکسی ئەو چ کوڕە. چونکە زۆر جار ئەمە دەبینین لەلایەن خاڵەکانیان مامەکانیان تەنها داچیان باوکی یاری لەگەڵ ئەندامەکانی سێکسی ئەو منداڵ دەکەن بوو کە ئەنەما چۆن دەڵێ لەعابێ، ینی یاریە گەم شتێکی زۆر سادە، ینی زۆر بە ئاسایی وەری دەگری. ئەوە هیچ دروست نیە. لۆ ئەو شتا دەبتە لە فارسی پێی دەڵێن عادی سازی، ینی ئاسایی دەبتەوە لەلای. ئەگەر بەیانی کەمێکی گەورەتر بوو کەسێکی دەستی لە ئەندامەکانی زاوزیدە لەلای نۆرمال دەبی. باشە چکە چێژێکی هەیە لەوانەیە تووشی دەست درێژی و کارە سادە گەورەکەی بی. لێ ناکرێن دایکی باو یان هەر کەسێکی ترکە هەیە یاری لەگەڵ ئەندامەکانی سێکسی ئەو منداڵەکە با لای ئاسایی نەبتەوە، چونکە ئەو شوێنە زۆر تایبەتە، تایبەتمەندی خۆیەتی دەبی خۆی پارێزگاری لێ بکە. و هەروەها خاڵێک تر کە زۆر گرنگە بەڕێزان لێرە ئاماژە پێ بکەم ئەویش جوداکردنەوەی ژوور. جیاکردنەوەی ژوور ئەگەر لێرە وەک باس بکەین زۆر بەرتان معلومە لەلاتم پێم هەمووشمان مسلمان ئەوی کە لێرەن هەلە خودی ئاینیش باس کرایە بەدەقیش باس کرایە. جوداکردنەوەی ژوور زۆر گرنگە، چ توانیت لە تەمەنی 1 ساڵی هەتا 2 ساڵی ئاخیرەکەی بەتایبەتی کە ژنگەیەکی گونجاوت هەیە ماڵێکی گونجاوت هەیە ئەو منداڵە وا لێ دەکەی کۆمەڵێک تایبەتمەندی دەدەی. یەکەم دەیپارێزی لەوەی کە ئەتوو لە پرۆسێسێکدا وەکو داک و باوک ئەو نەتبینێ، چونکە دواتر باس دەکەم چگاگەری سەلبی بەجی دێلی. دووەم ئەو منداڵە متمانە و چۆن دەڵێ متمانەی بۆ دروست دەبێ هەر لەسەر ئەو تەمەنی و کاتێک تەنیایە قەلەقی و ئیسترابی کەمتر دەبتەوە لە تەنیایی، چونکە وەک دەزانین منداڵ هەتا ئەو تەمەنەش هەمیشە بەدوای داچیەوەتی، ینی داچی تەنها بچە ژوورەکەی تر بەدوای ڕادەکات دەگریێ، بەڵام کە تۆ لێ ڕادەینی لە شوێنیشتر دەیخەوێنی ئەوانە هەموو کەساتێکی بەهێزی لەو دروست دەکەن دەبتە تایبەتمەندی ئەو. و خاڵێکی تر ئەویش ئەوەیە ئایا پرسیارەکە ئەوەیە بەڕێزان، ئایا منداڵێک کە لە تەمەنی 1 تاکو 2 ساڵیە ئاساییە لەو ژوورەی کە منداڵەکەی تێدایە یان نووسیە داک و باب کە سێکس بکەن دوو هاوسەرەکە؟ وەڵامەکەی نەخێرە، چونکە ئەمە دەڵێن نابی لێبی، بەڵام ئەگەر لەوەیە ئایا ئاساییە لەو کاتەدا ئەو پرۆسێ ئەنجام بدەن؟ وەڵامەکەی نەخێرە، دەڵێن لۆ چونکە هەر کاتێک ئەو منداڵە ئەم پرۆسێ ببینێ ڕاستەوخۆ تووشی کارە سات دەبێت، ینی تووشی شۆکێک دەبێت، تووشی خەشم و تووڕەیەک دەبێت کە دەمینێتەوە لەلای. نمونە زۆر هەیە لەسەرەوە، گەر یەکێکیان باس بکەم دەڵێ دکتۆرێک باسی دەکرد کە منداڵەکە لە ڕۆژەی چوو بۆ باسی کردبووە کە دایانەکەی گوتی وەڵا ئەم شەو داکم دیتە تەنها تەمەنی 2 ساڵە، گوتی ئەم شەو بابم دیتە دایکمی ئەزیەت دەدا. باشە تەنانەت نمونەی زۆر سەیری هینابوو، گوتبووی وچی جێستی کارەبایی لێ دەکرد. ئەگەر تەسویر کەم بەڕێزان ینی زۆر نمونەکەی نێزیکی نایتەوە، ئەدلێ منداڵەکە دەرێ من بابم خۆش ناوێ، ینی تووڕەمە لێ چونکە دای ئەزیەت دایە، لێرە ئەو تووڕەیە ئەو ڕقە بەرامبەر باوک دروست دەکا. باشە لێ زۆر گرنگە منداڵ لەو پرۆسێدا لە کاتی ئەو پرۆسەیە دایک و باوک نەبینێ، باشە هەتا بتوانن ئەمە بکەن. پرسیارشت دێتە ئایا ئاساییە ماسکردنی هاوسەران لەگەڵ یەک ئەو کاتێک منداڵ تەمەنی لەم قۆناغەیە؟ بێگومان وەڵامەکەی بەڵەیە، بەڵام چ ماچێک ماچکردنێکی نیچەوان ماچکردنێکی کۆڵما، بەڵام ماچکردنی وروژێنەر بە هیچ شێوەیەک تەندروستنیە و قەدەغەیە. ینی منداڵێک کاتێک لەو تەمەنەیە ژنی مێردێک دوو هاوسەر لە پێش ئەو منداڵە یەکتری ماچ دەکەن و ماچی وروژێنەر و دەست لێکتری دەئاڵێنن، بێگومان ئەو شتن ئاسایی نییە و نۆرمال نییە. قسەکە لەسەر ئەو نی هەر ماچینەکە باوەش لە خاوسەرەکە نێدە، نا، چونکە ئەمە دەبی نمونەیەکی جوابین بۆ ئەوەی منداڵەکەی فێرە سۆز و خۆشەویستی و بەزەیی و چۆن دەڵێ شەفەقەت و پێکەوە ژیان بکەیت. دەی ئەو دیمەنانە دەری ببینی ئاساییە سەری خێزانەکەت ماچ دەکەی ئاساییە لە باشی دەگری، بەڵام وروژێنەر نەبی،
چونکە بڕاتە ئەو منداڵە درشی ئەوە دەکات کامە باشە لێ با ئەو بابەتە دووبارە لای ئاسایی نەبێتەوە لە دەرەوە ئەگەر کچە باش بە کوڕێک داگرێت ئەگەر کوڕە باش بە کچێک داگرێت يعني ئەو ڕەفتاری من دەڵێم نەبتە بەردەوامی ئەو نەبتە بەشێک لەبی ئەگەر ناخۆ ئاسایی ئەمە دەبین دوو منداڵ بە ئاشتی دەکەن زۆر ئاسایی هیچ بابەتی سێکسیش دەگۆڕێنێ قسەکەی من لەسەر ئەوەی نێت تێکەڵ مەکەن ینی ئاگام لەوەی هەیە بەڵام بەگشتی لەو پاراستنی ئەو منداڵە وا باشترە هاوسەران ئەو کارە نەکەن. قۆناغی یەکەم تا ئێرە بەس بوو بەڕاستی چونکە پێم وایە ینی شتمان لەسەر گوت ئێستا دێنە سەر قۆناغی کۆتایی کە باس لە تەمەنی 3 ساڵی تاکو 5 ساڵیە. بەڕێزان ئەم قۆناغەژیەکە لە قۆناغە هەرە گرنگەکان چونکە لێرەوەیە پرسیارەکان دەکە منداڵ بە تەواوی زمانی بوویتەوە قسە دەکا پرسیاری گەورە و قۆڵ دەکا لێرەوەیە دەبێت ئێمە پەروەردەیەکی کردەیی ئەو جارە بە منداڵەکە بدەین چونکە لە تەمەنی 2 ساڵی ببوورە لە دایک بوون هەتا 2 ساڵی ئەمە دەمان پاراست باشە هەموو ئەمە دەمان پاراست بابەتی تەنیاییەکە بابەتی جلگۆڕینەکە بابەتی بەکردەیی هەموو ئەمە بووی بەڵام لێرە لە قۆناغی 3 هەتا 5 ساڵی هەم ئەمە دەی پارێزن و فێری دەکەین هەمووش دەبی خۆی فێر بکەین یعنی ئەو فێر بکەین پرۆسەکە لێرەوە دەست پێ دەکا بە حەقیقەت ئەویش چۆنە یەکەمیان وەک دەزانی لە پاش تەمەنی 2 ساڵی منداڵ دەبی فێرە چوونە سەر ئاو بکرێت توالێت کاتێک دەستە سەر ئاو توالێت دەبی فێری ئەوەی بکرێت دەرگاکە دابخە لۆ دایکە پێی دەڵێ کچم کوڕم ناکرێت تۆ کە دەچی ئەو شوێنە چونکە ئەندامێکی تایبەتیت بە دەرەوەیە دەبی دەرگاکە داخی کەس ببینی باشە لۆیە دەبی فێرە ئەوە بکرێت ئەو منداڵە کاتێک دەستە دەبلیسی دەرگاکە لەسەر خۆی دابخە و تاش حاجەتی خۆی جێبەجێ دەکە و دێتە دەرەوە ئەگەر برادەرێکی هاوڕێکی نێوانی هات دەوێ بستەوێ یان نزیک ببتەوە کە ئەو کاتی داکە لەوێ دەڵێ نا منداڵەکە کە تەواو ئینجادێ باشە یعنی هەتا بکرین نێری مەسەلەن منداڵێک نێوانە هەر کەسێکە لە ناکاو بستە ئەو شوێنێک کە ئەو منداڵە لەوێندەرە بە تایبەتی مەبەستمان سەر ئاوە دووەم لە کاتی سەرشوشتندا لەوێندا دەمانگۆ تەنیا بێ بەڵام ئەلێرە شتێکی تر هەیە نەک دەبێت بە تەنیا چۆن دەڵێ بە تەنیا سەری بشۆی نابێت تەنانەت براکانیش یان خوشتیشی ڕەگەزی بەرامبەریشی لەگەڵی سەری بشورێ مەسەلەن زۆرجار ئەو باسی زمانی خۆمان ناکەین 2-3 ئەمەیان دەناردە حەمام و سەریان دەشتن داهاتنێ دەر ئەو ڕۆیشت و گوزەشت بەڵام قسەکە لەسەر ئێستایە ناکرێ منداڵێک کە تەمەنێکی هێوا تێدەگە دەبینی درشی هەیە تۆ کە کچێکە یان کوڕێکە خوشکەکەی تەنانەت براکەی بیبێ حەمام سەری لەگەڵ بشۆی و دەستەی یەکتر بە تەواوی ببین زۆر بەڕاشکەوێت چونکە لە ئێستا پێتان دەڵێم لە کاتێشتر ئەوان هەر سەری یەکتر دەکەن ئەو کەشفەی هەر دەکەن ئاساییە بەڵام تۆ دەبێ فێریان بکەی کە زەرور نییە لەو کاتانە چونکە تایبەتمەندی خۆی هەیە ناکرێ ئەمە چۆن دەڵێ ئەو تایبەتمەندیوانە لە ئێستا فێریان نەکەن کە پارێزگای لێ بکەن خاڵی سێم لە جیاتی لە کاتی جلگۆڕین لەوێن دەر ئەتوو دایبی دەگۆڕین نەدەبوو لە ناو خێزان و لە پێش ساوی خەڵک بووی بەڵام لێرە ئەو خۆی زلکی خۆی دەگۆڕی دەبی فێری ئەو بکەی بەتەنیا کاتێک جلی خۆی دەگۆڕی دەرگاکە داخات چونکە ئەو تەمەنی لە 3 ساڵ 4 ساڵ بۆ 5 ساڵە ئیدی فێر بۆ خۆی چۆن دەگۆڕێت باشە دەبێت فێری ئەوەش بکەی کاتێک دەستە ژووری جلگۆڕین دەرگاکە داخە کەس نێتە ژوورەوە زەرور نییە تەنانەت دایکی پێویست ناکەم منیش ببینم لۆ ئەوەی ئەو چۆن ئازادی خۆی وەگری فێرە ئەو چۆن دەڵێ پاراستنی ئەو تایبەتمەندیە جەستەیی خۆی بی وهروەها خاڵێکی تر ئەویش ئەوەیە هەتا لێرە گرنگە باسی ئەوەی بکەم جیاکردنەوەی ئەو جارە تەنها ژوور نییە منداڵەکە بەڵکو هەندێک لە توێژنەکان ئاماژەیان بۆیش کردبوو کە بەڵکو دەبی لەو تەمەنە ڕەگەزەکانیش جیا بکرێنەوە کوڕ و کچیش وەک دەزان لە ئاینیش هەتا ئاماژەی پێکرا مەسەلەن خوشک و برا ناکرێت لە تەمەنێک کە چونکە لە ئاین درێ 7 ساڵ بەڵام لە ئێستادا چونکە پێگەیشتن وەک گوتمان زووتر پێگەیشت تێدەگەن و پێدەگەن 5 ساڵ تەواوە ینی کاتێکی گونجاوە لە توێژنەکان ئامۆزەکەن پێش 5 ساڵی هەتا کوڕ و کچیش ئەگەر ژینگەی ماڵەکە گونجاو بوو ئەگەر ژووری توانیان لەو دابین بکەن کوڕ و کچەکان جیا بکرێنەوە لۆ ئەوەی دووبارە تووشی هیچ شتێک و هیچ لادانێک نەبن وهروە خاڵش تر زۆر گرنگە بەڕێزان لێرە منداڵ چ دەکا یاریەک هەیە ئەویش بە یاری دکتۆرانێ
پێم وایە لەوانەیە ئەگەر مەسەلا ئەمە وەکو منداڵە ڕابردوو ئەومان نەکردی بینیتمان منداڵەکان چ کچە چ کوڕە باسی ئەوەی دەکەین دەرێدەی تۆ دەبی ئەوەی خۆت بە من نیشان دەی ئیش خۆم بە تو نیشان دەدەم. باشترین یاریش چیە لە ئەوە یاری دکتۆرانێت چونکە لۆ لە تەمەنی ئەو منداڵی جارێک هەر نەخۆش بۆ بردراتی لای دکتۆر دەرزیەکی لێدرا بێجامەکەی لەبەرداکەندرا ئاسایی بووە لۆی ئەویش بەو زێنێتە دێ جلەکەی خۆی لا دەبا شوێنە حساسەکەی خۆی لا دەبا ئەندامی سێکسەکەی خۆی بە منداڵەکەی تر نیشان دەدا ئەویش ئەو جارە ئەو دەبتە نەخۆش ئەو دەبتە دکتۆر بە پێچەوانەوە ینی هەردوو لا دەیانەوێ ئەندامی زاوزێ و ئەندامی سێکسی خۆیان کەشف بکەن باشە ئەو یاریە زۆر ئاسایی دەڵێ کاتێک داکوباب دەیبینێ کە دەیبینێ کاردانەوەیکی سلبی نەبێ ڕاستەوخۆ بڵێ ئەوە چیت کرد نەدەبوو ئەوەی بکەین نا لێرە زۆر بە شوێنەی منداڵەکە دێنێ دای دەنیشێنێ کوڕم یان کچم ئەو ئەندامەی تو کە تایبەتمەندیە ناکرێ ئەوەکانی تر ببینن با ئەجە ئەو کوڕە هاوڕێتە ئەو کچە مەسەلەن کچە پلکتە هەر کەسێکە چونکە ناکرێ لە ئێستادا لەو تەمەنی تو لە ئێستادا یان هەر کاتیش تر چونکە تایبەتمەندی تۆ ناکرێ بیبینن چونکە هی خۆتە دەبی بیپارێزی ئاگات لێبی نمونێ ئەوەی لۆ بینەوە دیتیت ئەوانەی مەلەوانیش دەکەن چۆن دەڵێ شۆرتێکیان لەبەرە یان شتێکی ویان لەبەرە کە نالێن ئەندامەکانی سێکسیان دەرکەوی نمونەی دەبی لۆژیکی لۆ بینەوە لە ئەوی قەناعەتی بێ و ڕاستیەکەی لۆ بەدیارکەوێت واروەها شتێک کە گرنگە لێرە من باسی بکەم بەڕێزە ئەویش ئەوەیە فێرکردنی ناوەکانی ئەندامە سێکسەکان چونکە لێرە گوتمان قسەی دەکات تێدەگە باشتر تەمەنێکی هەیە وا دەڕواتە ناو خۆناغی چۆن دەڵێ قوتابخانە و ئێستا کە بڵێن لە خۆناغی ڕەوزەی نزیک دەتۆ لە خۆناغی قوتابخانە فێری ئەوەی بکرێ ناوەکانی ئەندامە سێکسیەکانی وەکو مەسەلەن هەتا بەشێک لە زانایان دەیانگوت دەبی بەڵێ دەمیش دەم سینگ ئەندامی زاوزەی پێشەوە ئەندامی زاوزەی دواوە ئەوانە تایبەتمەندی تۆن ناکرێ کەسێک دەست لۆ دەمت بێنێ ئەو دەڵێ لۆ مامۆستا پیسە و میکرۆب دەستە ناودە و تووشی نەخۆشی دەبی بە وەڵامێکی لۆژیکیانە یان کەسێک کە دەستی لە سینجدە مەیهێلە دایە و بابێ ئاگادارکەوە چونکە ئەو تایبەتمەندی تو ئەگەر کچە کوڕنا بەواروها ئەندامی زاوزەی پێشەوە یان پشتەوەگەر کەسێک دەستی لۆ بردیان شتێک ویستی بکە دەی ئێمە ئاگادار دەکەن چونکە ئەوانە تایبەتمەندی تونە نابی کەسێک نێزیکی بتەوە ئەوانە فێری ئەو منداڵە دەکەی کە بەڵێ ئەو ئەندامانە خصوصیاتی تون تایبەتمەندی تون دەبیت زۆر بیان پارێزی لە ئەندامەکانی تر زیاتر ئەگەر ئەوە دەستە ئەوە چاوە ئەگەر پێ ئەوانە ئەرکێکیانەیە ئەوش ئەرکێکی تری هەیە نابی کەسی تر بیبینێ و وەک دەزانی لەو تەمەنەی بەڕێزان منداڵ دەست لە ئەندامە سێکسەکانی دەدا چ کوڕ دەست لە ناو بێجامەکەیان شەڵتەکەی هەر شتێکی دەنێ دەی خورێنیان هەر شتێکی لێ دەکات ببورن ئەگەر هەندێک کلمی و ئەم بەکارینە لێرەوە کاتێک ئەگەر بێت و لە ناو خێزانێک بوو لە ناو مەجلیسێک بوو کە ئەو کاری دووبارە کردەوە دووبارە گوتمان ناکرێ و نابێت تۆ چۆن دەڵێ کاردانەوەیکی توندت لەگەر هەبێ بەڵکو دەی بەتەنیا پێی دەڵێ کوڕم کچم ئەگەر ئەو کارش دەکەیت جارێ بڕۆ ژووری خۆت بەتەنیا دواتر پێی دەڵێ مەسەلەن ڕۆن دەکەوە کە جوانی و نابێ لە پێش چاوی میوان و خەڵک تۆ دەست لەو ئەندامە تایبەتەکانی خۆت بدەن چونکە زۆر جار ئەوە دەبتە خۆیەک و بەش چۆن دەڵێ چێژی لێ دەبینی دەبی وای لێ بکەیت تێبگەنی کە بە ئاسایی وەرەگیری بەڵام وای لێ بکەیت تێبگەنی کە نەبتە خوو باشە ناکرێ ئەو شتانە بە ئاسانی بە سادەی تێپەڕێت چونکە ئەمە حاڵەتان من بینی و چۆن دەڵێ باش کرا وەک نمونە لۆمان شتێکی تر ئەویش منداڵەکان زۆر گرنگە فێری نابکرێن یعنی هەر کەسێک دەستیان گرت و ویستیان لە باشکن ماسییان کرد نا ئەوە سنوورێک هەیە پێی بڵێن کچی خۆم کوڕی خۆم سنوورێکت هەیە ئەوانە کەسی خۆتن ئاساییە خوشک و برا و باوکو دایک بەڵام کەسی تر لێ نەگەڕی یان پێمان بڵێ هەموو ئەوانە گرینگن واروها شتێک زۆر باوەلەکنەمە زۆر بە ئاسایی وەردەگرین مەسەڵەن منداڵ ماسکردن منداڵەکە ماچی نادات ئەو میوانە ئەو کەسە هەر کەسێکە با کەسێکی نێزیکیش بی باشە دەی بڕۆ مامەی بڕۆ باش بە مامەی ماچیش بی ئەو حەز ناکە ینی لەو فێریەوەی دەکەی دوایەوەی لێ بکە ئەو تایبەتمەندی و ئازادی خۆی بپارێزی ئەگەر حەزی کرد ئاسایی با بچیت تەنها منداڵێکە جارێ خۆمە ناکرێت گومانی هەموو چۆن نێرینی بە هەر ئینسانێک بێت بەڵام لەگەر ئەوش زانینە ڕێنمایی ئەوەی دەکەین ئەگەر تەنانەت منداڵێکی کچەیان کوڕشە زەرور نییە بستە کۆشی
کەسێکی تر بە تایبەتی بێگانەیە هیچ زەرور نییە بە ناوی ماچ و خۆشەویستی یان چۆن بڵێ چەند درهەمێک دینارێکی دەداتێ هیچ زەرور نییە ئەوانە کاریگەری سبی دەبی لە داهاتووی و چونکە لێرە بەڕێزان من باسی ئەوم کرد پێم وایە ئەو توێژینەوەی کە کرا لەسەر بابەتی دەستدرێژی کردن کە بەڕاد ناوڵایی باسم نەکرد ئەلێ دەمەوێت گرنگی پێ بدەم لەسەر دەستدرێژی بەڕێزان گرنگترین قۆناغ لەو یەک لە قۆناغینەکان بۆ پاراستنی منداڵ لە دەستدرێژی ئەو قۆناغەیە توێژینەوە کرا لەسەر ئەو کەسانی ئەو تاکانی کە دەستدرێژیان کردە سەر منداڵ لە ئەمریکا پرسیاری ئەویان لێ کردیە ئایا تۆ نەتوانێت دەستدرێژی بکێ سەر چ منداڵێک یعنی ئەوانەی کە نەتوانێت دەستدرێژیان بکێ سەر منداڵێک چێ بووینە لە وەڵامدا گوتیتی ئەو منداڵانە بوون کە گوتیان نا باشە یا زوو درچیان بۆی کردێت کە ئێمە بە تەمای چینە ئەو قسە زۆر میمە ها دەڵێ زوو درچیان بۆی کردێت کە ئێمە بە تەمای چی لێ بکەین لێرە منداڵەکە هاوارێک کرێ گوتیتی نا خۆی بڕیتەوە لە دەستی خۆی ڕزگار کردیا یعنی ئەگەر ئێمە پەروەردەیەکی سێکسی تەندروست نەکەین دەکرێت تووشی گریمانەی ئەوی کەن ڕووداوێکی وابێ ئەگەر ئەو فێری ئەو ببێ برێ نەچی و خۆی چۆن دەڵێ بە ئاسانی نەسە ژێربار دەی ڕزگاری دەبێت چکە وەک دەزانین هەر تاکە کە تووشی ئەو حاڵت دەبێت دەستدرێژ دەکەێتە سەرێ کۆمەڵێک مەشاکلی لە داهاتوو لۆ دروست دەبێت کە شوو دەکەیان ژن دەهێنێت چ کوڕ من نمونەیەکتان لەو بینمەوە ئەوە چۆن دەڵێ ینی کەسێک بوو بە فەیک نامێت ناردم ینی کەیسی خۆم بوو ئەگەرچی من ئەو کاتی لەو مستەوای نەبووم ڕاستەخۆ ئێستاش خۆم لەو مستەوای نابینم ڕاستەخۆ تەحویلی ئەوەم کرد دکتۆرێکی دەرونی ئەو کوڕە نامێت ناردم باسی حاڵەتی خۆی کرد بەڕێزان کە دەستدرێژی کرایتە سەرێ چۆن یعنی کەسێک بوو باڕاشکاو بڵێم لەو کەسانە بوو کە چۆن دەڵێ گەی بوو ینی ببورن کە ئەو کەلیمانە بەکاردێنم و لەو کەسانەش بوو کە چۆن دەڵێ ئەو کەسە بوو کە نازانم چۆن بڵێم بەهەرحاڵ ئێستا هیوادام نێم تێگەیشت بن لەو کەسانە بوو کە حەزی دەکرد سێکسی لەگەر بکەن نەک سێکس بکە باشە بە ئەوە جوانترە ئەو کوڕە گوتم باسی هەندێک ستۆری خۆت بۆ باسی ژیانی ڕابردووی خۆت ئەو کوڕە زۆر قین لە دڵ بوو باسی یەک لەو شتانی کرد کە سەنجڕاکێش بی لەلام گوتم چۆن دەست بگرین چۆن وات لێ هات کە حەز بکەی کەسی تر لەگەر سێکس بکە لە دواوە گوتی من کاتێک منداڵ بووم تەمەنم تەنها 7 ساڵ بوو یەک لە شارەکانی دەوروبەری هەولێر ڕوودا هەڵبەتە گوتی چوومە فڕنی 2 ساعت 2.5 بوو ها ئەو کاتەنە فڕنی چۆ دەبێ فڕنیەک سەمون بکڕم کە کەسی لێ نەبوو دەرفەتی دۆڕەخسە ئەو کەسێک کە سەمونی دەفرۆشتەی دامن منی بردە ژوورەوە دەستدرێژی کردە سەرم باشە دواتر ئەو پرۆسە دووبارە بۆ چەند جارێک ئێستا دەیگوت من مدمین بوویم ینی زۆر حەز دەکەم بەدڵ واز لەو کار بینم تەرچی بەم یعنی ئیتر بەڕاستی لە خۆم بێزارم ینی باسی کەسێکی متەدەینیش ئەین دەوێت بە باگراوندی دینیش واز لەبینی نەیدەتوانی چکە بوو بۆ خو لە لای دیێم حاڵی لای دیکتۆرەکەم کرد بە هەر حاڵ قسەکە لەسەر ئەوەیە تێبینی بکەن ئەو قسەی کە مەبەستمە بیکەم لێرەدا ئەوش ئەوەیە گوتی ئەگەر بێت و من ئەو کەسە لە هەرزێکی ئەو دنیا بیبینمەوە ئیلا دەیکوژم چکە ئەو بووە سەبەبی ئەو کارێک کە من وام لێبێ باشە ئەنی ڕقێکی و گرێکی دەرونی توندی لەلا دروست بوو کە بەڵێ حتما من باوەڕشم وایە ئەگەر بیبینێ شتێکی لەو کەسە دەکات کە بوو بە سەبەبی هۆکاری ئەوەی کە ئەو تاکە وای لێبێ بەڕاستی ئەو بابەتە زۆر ینی کەیسێک بوو زۆر ینی پێی بێتاقەت بووم چونکە ینی بەڵام دڵیشم بۆی خۆش بکرد تا ڕادەتوانم یارمەتی دەرمویدی هاوکاری بوو و نەتیجەکەشی ئینشاڵڵا باش بوو بەهەرحاڵ بەڕێزان یەک تەکنیک هەیە دەمەوێت پێتانی بڵێم باشە تەکنیکێکی عەمەلیە بۆ پاراستنی تاک لە دەستدرێژی ئەوە کۆتا بابەتمان دەبی چونکە پێم وایە درێژمان کردەوە ئەویش چۆن منداڵەکانمان فێر بکەین کە خۆیان بپارێزن لە دەستدرێژی سێکسی تەکنیکەکە وایە دڵێ منداڵەکە دەینی دادەنێت چکۆر لە تەمەنی نێوان 4 بۆ 5 ساڵی تۆ پێشتر هەموو ئەندامەکانی سێکسی پێناساندی ئەندامەکانی زاوزی باشە دواتر ئەلێرە کە شتێکی فێر دەکەی زۆر گرینگە پێی دەڵێ چاوت داخە ئەو تەکنیکە پێم خۆشە بیزانن دەڵێ چاوت داخە ئەوش چاوی دادەخات دەڵێ هەرچی پێی دەڵێن بەو منداڵە هەرچی وێنە هەیە لە دەوروبەرت بۆ مانی باسکە لەو ژوورە باشە
ئەوی ژوێنەکانی کە بڵێن ئیداک و بابیتی ئیبراچیتی وێنەی گوڵێکە دیمەنێکە منزەڕێکە لۆت باس دەکات پێشی دەر لە چێن دەرێ لە فلانجێ دانرێ ئەو لە فلانجێ ئەو هەر چاوی داخسو منداڵەکە دواتر دێت چاوت بکۆ چاوی دەکات و دەستخۆشی لێ دەکەی دەرێ منداڵەکەی بەڵێ ئەو وێنە باشەکان بوو بەڕاستی جوانت چی کردەوە هەموو جوان وەسف کرد و منیشت تێگەیان بەڵام ئەمە شتێکی ترمان هەیە ئەویش ئەوەیە وێنە خراپەکانن ئەویش حتمما پرسیاری ئەوی دەکەت دایە بابا وێنە خراپەکان چییە تۆ لێ ڕۆن دەکەیەوە کچم کوڕم هەر وێنەکە ئەندامی زاوزێ ئەندامی سێکسی تێدا بوو ئەوانە وێنەی خراپن هەر کەسێک لە دەرەوە بە توی نیشاندا ڕاستە خودی بە من دەڵێ هەر کەسێک ڤیدیۆیەکی وێنەی ئەو ئەندامانەی بە تووشاندا ئەندامە سێکسەکان دەی بە من دەڵێ و هەر کەسێک بە قسە باسی ئەو ئەندامە سێکسیانەی بۆ تو کرد دەی بە من دەڵێ هەموو ئەوانە والێ دەکە ئەو منداڵەی چۆن دەڵێ تێدەگەینی لە زهنی کە ئەو شتانەی ئەو وێنە خراپانە لە زهنیدا دەهێلیەوە دەیکەی بەشێک لەو کە سبەینی ئەگەر ڕوبەڕووی حاڵەتێکی وا بوو بێتەوە بە تو بڵێن متمانە هەبی کە چۆن دەڵێ بێگومان توژۆک و دایک باوک یاخود خاوەنی ئەو منداڵە دەپارێزیت لە کۆتاییدا هیوادارم سوودێکم گەیاندبی سوپاس کە لەگەڵم بوون و زۆر خۆشحاڵ بووم هەر بەڕێزێکی پرسیاری هەیە تێبینیەکی هەیە دەیخەمە سەرسەرم و خۆشحاڵ دەبم دووبارە هیوادارم ماندووم نەکرد بن و شتێکم گەیاندبی و ڕێزی تایبەتیم هەیە لۆ تاک بە تاکتان ئەوانەی کە لێرەن جیان گرتێ لێمە دەست خۆش بکارگیری زۆر سپاس بەڕاستی بابەتەکەت زۆر جوانڕم کردەوە بە زمانشی زۆر سادە زۆر وازع بوو بەڕاستیم بخۆم زۆر چێژم لێدیت ئەکرد لۆ ئەوانی تریش بابەتێکی گرنگە هەتا کوێسەمە زۆر کەم دەخێنین و زۆر کەم گرنگیش پێدرێ هەتا سەرچاوی کوردی زۆر کەمە لەسەری لە کاتێکدا وچی خۆت باست کرد ئەسڵن توێژینەوە لەوانەیە هەر نەکرابی لێرە چەندی قوربانیمانە دەست خۆش بی زۆر سپاس ماچی هەمووان دەکەمەوە هەر کەسێک پرسیاری هەبوو دەتوانێت پرسیارەکەت ئاڵسی بکە لە خزمەت دامە سپاس بۆ ئێش دوعاخەم دەستکاک دریسە تامەجالم بخۆم پرسیارەکەم هەیە بکەم زۆر سپاس مەسلەی بارقبوون هەم لە کچ هەم لە کوڕ هەندێک ڕوودا و ڕوودەداتن کە ئەین زیاتر دیارن پێت باش یعنی بەپێی ئەو زانستەی بیان بەپێی کە گونجا بلوان کەنجی ئەو مەسەلەیان لە ڕوون بکرێتەوە هەم سۆری مانگانە هەم هەندێک شتێک لە کوڕیشدا ڕوودەدات دوعاخان زۆر سپاس لەو پرسیارەت هەڵبەتە ئەگەر تێبینیت کردبی لەو قۆناغانەی کە نەماتوانی پێڕان نەدەگەشتین باسیکەین ڕێک ئەو قۆناغی باڵغ بوون بوو هەڵبەتە دەبی پێش ئەوەی ئەو منداڵە بگاتە قۆناغی باڵغ بوون ئەو بابەتەی لەگەر باسم کوێ بورژێندرێ بۆ نمونە کچ لەگەڵ دایک لەگەڵ کچەکەی باس دەکا تایبەتمەندەکانی لێ باس دەکا کەچیە و زۆریش بەڕاشکاوی باس دەکا واروەها ئەوەشی تێدەگەینی کە حاڵەتێکی ئاسایی ئەگەر ئەو بۆ نمونە ئەگەر کچە تۆ مەسەلەن ئەو خوێنە دەبینی تووشی شڵەژان نەبی نەترسێ شتێکی ئاساییە واروەها دواتر چۆن دەڵێ دەبێت خۆت بشۆی هەموو ئەوانە زۆر بە زمانێکی سادە لۆ ڕوون دەکاتەوە کە حاڵەتێکی سروشتێ خوا بەمەیدا خوا پێداوە یعنی ئەوە لە بوونی وجودی مەدا هەیە هەموو ئەوانە باوکی بە هەمان شێوە بە کوڕەکەی دەڵێ کە ئەمە شتێکە کە زۆر ئاساییە و نۆرماڵە و تۆ احتلام دەبی و خەونی سێکسی دەبینین دەبی بەیانەتی و خۆت بشۆی بۆ ئەوەی چۆن دەڵێ پاک بیوە هەموو ئەوانە دەبی تێبگەینی چونکەمە دوو شتمان لێرە هەیە دوعاخان زانیاری وەرگرتن لەسەر چاوی فەرمی و نافەرمی فەرمی چێە دڵسۆز و پاڵپشتن ئەویش دایە و بابەیە بەڵام نافەرمی چێە ئینتەرنێتە هاوڕێیە کەسی دەرەوەیە بێگومان ئەو هەرزەکارە ئەو منداڵە کاتێک سێرش دەکا بە دوواداچوون دەکا ئەو زانیارانەی کە وەریدەگری زانیاری هەموو ڕاست نین یاخود زانیاری زیادەی تێدا کە پێویست ناکە لەو تەمەنەی بزانی وایە واروەها کۆمەڵێک تووشی هەندە وێنە و هەندە زانیاری دەبێتەوە کە بەڕاستی لە جیاتی و سوودی پێبگەنی زیانی پێدەگەنی لۆیە کاتێک ئەگەر داکوباب لە سەرەتای ئەو تەمەنەی بە زمانێکی سادە ئەو بابەتەیان لەگەر بژێنی حتمەن باشتر دەبی زۆر بە حاڵەتێکی ئاسایی تێدەپەڕن یعنی تەندروست دەتوانن ئەو منداڵە ڕوبەڕووی ئەو حاڵەتە تۆ زۆر بەشێکی ئاسایی تووشی تەنگەژەی دەرونی نەبی یعنی لای نۆرمال بی کە حاڵەتێکی وای بەسەر بێ
پێشوەختە دەبێ ئاگادارکرێتەوە نەک ئەوەی کەتە ناو پرۆسەکەی چونکە لەوێ زۆرجار تووشی شۆکێک دەبێت باشە ئێمە کچمان هێلۆ زانیاری دوعاخان ئەو خاڵە برین زۆر گرنگە بەڕێزان بڕاتە نەبی کچێ چونکە یەکەم حاڵەتی عادەبوونی بینیە ئەو دیمەنا کاریگەری لەسەر زەواجیشی کردیە باشە پاش ئەوەی شووی کردیە ینی ببوون ئەوەی دەڵێم تووشی ئەو نەخۆشەی بووە کە ناتوانیت دوخول ئەنجام بدە باشە بوویتە تراومایەک ئەجە دواتر چاسەری وەرگرتێ و بەچەند جەلسەک و عیلاجی بووە ینی هەندە گرنگە ئەمە لەو تەمەنەدا ئەو زانیاریە بگێنین بە منداڵەکانمان ئەگە هەر بەڕێز پرسیاریە لە خزمەتدا دەستخۆش زۆر جوان بۆ ڕوون بوو برادناتان 35 دقیقە ئەگە هەر پرسیارەکە بۆ وەردەگرین ئەگەر نا دای دەخین فەرموون بەڕێزان ئەو بابەتە من پرسیارم هەیە فەرموو لە خزمەتی کاگیری دەستان خۆش بێ دەستی ستافی ساکوفێر خۆشی بەڕاستی سینوانێکی وێبینارێکی زۆر بەسوود بوو یەک لەبار من سوودم زۆر لێ بینی یەک لەبار لە ڕێگەی پیشەکەی خۆمەوە ینی سوودم لێ وەرگرت من مامۆستامە لە سەرەتایی قوتابخانەی سەرەتایی وەڵا هەندێک قسەم هەبوو وەکو پرسیاریان وەکو ئەوەیە چۆن وەردەگیرێ نازانم ڕێکارەکانی باست کرد یانی هەندێک شتێ وەکو برێ نوێ بوون یانی ڕێکار نوێ بوون زۆر بەسوود بوون مەسم بۆن یەک لە ڕێگاکانی تر مەسەم وا لە منداڵ تێبیێن چونکە ئەو ڕێگە سەرەکی کە باست کرد بە زمانەشی سادە ینی تۆزێک قورسە ینی کە دەری بە زمانی سادە دەی فکر بکەوە چ ڕێگەک سادێ ینی تۆزێک ئاڵۆزی تێ نەکەی بۆن یاسم بۆن بە منداڵێکی بچووک دەڕێی مەسم بە نمونە لۆی دەبینەوە ینی شوبهان نەچکەی بۆ منە دەڵێ ئەو یاریە مەسم لە عابەتی هەیە دەرەوە ئی خۆتە زۆر منداڵ ئەو حاڵەتی هەیە یاری خۆی ناداتە کەسەچکە زۆر جار هەیە ناداتە برایەکەی خوشکەکەی ئەتوو ینی وەکو نمونە بۆی بینەوە برێ ئەو یاریە چۆن نایدەی بە برایەکەت یان برادەرەکەت بە هەمان شێوەت ئەندامەکانی جەستەشت مافی خۆتە وەکو ئەو یاری چۆن ئەو یاریە بە مافی خۆتی دەزانی ینی نایدێ کەس ئەندامەکانی جەستەشت ماوەسە شتێکی باش ببینەمە دەستخۆشی دەکەم سپاس بۆ بەشداریکردنەکەن زۆر ئەو نمونە زۆر گرنگە چۆن تێبگەنیت ئەو تایبەتمەندی تۆ ئەو ئەندامانە یەک لەو شتانە بیلفعل ئەو یاری دووەم بابەتی مەسەلەن چۆن دەڵێ پێی دەڵێ نمونەی نێزیشی لە دەینێ ئێستا ئەو مۆبایلە تایبەتمەندی واقعی شتەکە ینی بەرجەستە بیانی وێک دەڵێ ئەو منداڵەت ئەو مۆبایلە تایبەتمەندی بنە ئیدایان ئیبابێ نابی کەس دەستی لێدا یان ئەو فلسە و معزومی کە من بەکاری دێنیم ئەها فلسەی ددان کە مەبەستمەوە بوو ئەو نمونە نێزیکیانەی دەبیت لۆ بینیەوە دەست خۆش لێ دەکەم کە ئەوشتت ئەو ڕژان شتێش ترش هەبوو ینی خاڵشتر ڤیددیوەکەم دی جوان بوو بەلامەوە دکتۆرێکی دەرونی بوو دەیگوت دای بابەکان پێز ناکەیکەن منداڵەکان پەروەردە دەکەن پێش دەکەن خۆیان پەروەردە دەکەن چونکە منداڵ یعنی خۆی دایمان شێوازی پەروەردە دەکەن چۆرە ینی بە تیۆریە ینی بەس بە قسەیە داکو بابەکە بەس بە قسە پێ دەڵێ منداڵیش زۆر قسە وەرناگری داتر زانیاریەکان بە چاو وەردەگری بە کردداری وەردەگری دوێ پێش دەکەن ینی داکو بابەکان ینی ژیانی ڕۆژانیۆی ڕۆتینی خۆیان ڕێکخەن ئەوان چاو لەوان دەکەن یەکسەن پەروەردە دەم ڕاستۆ خۆ ئەو بە شێوەشی گشتی بەس لە وردەکاری مەسەلەن پەروەردەی سێکسی ئەو تۆزێک ورترە پێش دەکا ئەو ڕێکانیان ئەتوو باست کرد گریجە پێدەی خاڵەچکە وەکو حالت لاین لە ناو سلکی پەروەردەی باری پەروەردە باسیکەم وەکو حالت لەوانەیە ئەتوو سوودی لێوە بین گرنگە ینی مامۆستای هاوڕێ خۆم ینی زۆر نزیکی خۆم لە قوتابخانەی کە لە حالت لە مەکتەبی خۆم ڕووی نەدا دەرێ حالتمان ینی دیتیە ینی هەبووە لە مەکتەبێ پۆل یەکی سەرەتایی مەسەلەن کوڕێک لەگە کچەچی یعنی نەیزانیە ینی وەکو فکرە نەیزانیا و چ دەکە بەس پرۆسەی کردداریەکەی هەر کوبرێ لەستە جلکەوە لە باشەی کردی لە پشتەوە کچەکەی لە باشە کردیە پۆل یەکی سەرەتایی هێنایتمان لێمان پرسیە بابە لۆوا دەکەی ئەو لۆ ئەو شتت کرد منداڵە کوڕەکە نەیزانیا بە قسە بری ئەم لەبەر ئەو شتەی لە بە چێژ دەی کەمیان شتێک بەس ینی باسی کردیە یعنی لە ماڵێ داکو بابی دیتیە کە ئەویان کردیە کۆلیە ینی ئەو کیسەکی زۆر ینی زیندووە ینی لەوانەیە ئەو مامۆستایە لە قوتابخانەی ئەویان دیتێت چەندی حالەتی وا دووبارە دەبتەوە کەس نایبینی وەنیە
بوونی ئەوە لاسایی وردە ئەو حالەتە گەشەی بکە ینی لە سنوور دەڕاتە دەرێ وڵای سپاس دۆ بەشداکردنەکە ماسە دەست خۆش بیت زۆر تەواو وەڵام وەک لە بار ینی کەیسی زۆر هەیە حالەتی زۆر هەیە لێرە باسی بکەین تۆزێک حساسە ئەگەر نە بەڕاستی وایە ینی ڕێک ئەو منداڵی تۆ باسی دەکەی وا بچووتری بوو پۆلیەکی سەرەتایی بوو ئەندامی زازۆی خۆ دەری نابوو لۆ کچەکەی و بەهەرحاڵ دواتر کە بوو دیتویان ینی کە چوو بنە ماڵەکە پرسییان داچوانە ئەو منداڵە هەر لەو تەمەنەوە سەیری چۆن دەڵێ بە کەناڵە پۆرنگرافیەکانی کە بجیتی بووی دەی ئەو بینینە وەی لێ دەکە دەوروژێنی ئەو کردارە دووبارە کاتەوە زۆر گرنگە سانسۆر بەسەر سۆشیال میدیا و مۆبایل نمونانە گەلێک زۆر ینی مامۆستا ینی پێویست دەکا باز بکری بەو نمونانە ینی مەسەڵەن وێ بینارەکە یان هەر بابەتەش کە باسی دەکەی بەو نمونانە دەوڵەمەند دەبی نمونەی واقعینە دوای هەر ئەو کەیسە ینی لە کارژێر قوتابخانەکەی باوکەکەیان بان کرد بوو باوکەکە گەنج ینی دیارە منداڵی یەکەمیان بووە ڕێنمایان کرد بوو کە دەبی پێویست دەکا ئەو منداڵە لایەنگۆ نەبی مەسەڵەن لە کاتی خەوتنە یان شتەکە تێ دەکەی یعنی گەنج خۆی ینی گەنجەکانمە ینی بە شێوەیەکی گشتی ئێستا کە دەبین پرۆسی هاوسەرگیری ئەنجام بدەن خۆیان پێویستیان بە پەروەردەیە نەک منداڵیش دەخەنەوە قسەی جوان هەیە لە هەر نێچەیە دەرێ بۆ ئەوەی منداڵ دروستکەی دەبێت سەرتا خۆت دروست بکەیت دەناخستنەوەی منداڵ تەنیا پاڵنەرێکی ئاژەڵیانەی هەیە و چاڵێکە بۆ خۆتی هەڵدەکەنی باوکاتی ئەوە نییە کە لە منداڵێک بەرهەم بێنیەوە ینی خۆی بەرهەم بێتەوە ینی زۆر باوکە ێوا دەکات خۆی بەرهەم دێنەوە نا دەرێ دەبێت چ بکەی باوکاتی ئەوەی مرۆڤێکی باڵاتر لە خۆ دروستکەی ئەوەش چۆن دەکری ینی دەبێت لە پێشەوە ئەسم گەنجەکان ینی کچ و کوڕ خۆیان پەروەردەکەن ینی ئەو شتانی کە تو ڕێکارانی باست کرد بەجددی ینی ئێستا من هەندێکیان دەزانم هەندێکیان هەر نەمدەزانین پێویست دەکات پەروەردەی سێکسی منداڵ بزانم بەس چۆن دەست پێ بکەم ینی جاروایی وایە کتێب ناخوێنەوە یان سەرچاوەکەمە بە دەردی دوعاخانیش باس کرد سەرچاوەکەمە لێرە ئەوەی باز دەکەین دەست خۆش سپاس دە بەشداریکردن وڵای دوعاخانش پرسیار کرد جارێکم وەک پێویست نەبوو بەڕێزان لە بابەتی پەروەردەی سێکسی و ئاشنابوون بەو بابەتەی بەجددی ئەگەر داک و بابەت بێوێ ئاشنای ئەو بابەتەی بی دڵسۆزی زیاتری هەبی لەو منداڵەکانی یاخود مامۆستایەکیان پەروەردشکارێک بەڕاستی دەبی دەورە ببینی چونکە زۆر قوڵتر و گەورەتر و ینی بەڕاستی قوڵتر لەوەی مەستەوەها دەبین بۆ سادەی باسمان کرد من هەوڵمدا بەجێری تێگەیشتنێک لۆ گشتیش باسکەم نەک تەنها قوتابی دەنووزانیان ئەوانەی پەروەردشکارن بەڕاستی دەبی ئەو کەسە دەورە ببینی ینی کەسی پسپۆر ئەو دەورە برێتەوە ئەم تەنها یەک دوو کەسن لە کوردستان زیاتر گەنج بۆدەن دکتۆر جعفەر کە کتێبەشی هەیە لەسەر پەروەردەی سێکسی باشە education sex education و تاویدی لەگەر ئەو دوو خانوەزە ئەو بڵێن ئافت پیاوە ئەو نەوڕۆڵێکە خەڵکی هەڵە بزەینە گرنگی بۆ بابەتی دەدەن ئەنی هیوادارم ئەو بابەتە وەکو تابۆ نەمینێتەوە تابۆ وەکو حرام قەدەرکراویدی بروژێنرێ باسکرێ منداڵ بپارێزرێ لەو حاڵەتانی کە کارگەری سلبی دەبی لە داهاتووی دووبارە دەست خۆش مامۆستا وەڵام هیچ قسەی کەم نییە بەس بەڕاستی ینی ئەو بابەتێکی زۆر زەڕوری ئێستا یەک لەبارەخم ئەوەندەی لە توانام هەبی لە قوتابخانەی دیکەم زۆر قوتابی هەیە لە کاتی دەرس ینی داوای سەر ئاو دەکات داوای ئاو خواردنەوەی دەکات دەستە دەرێ ینی هەم پۆلەکان لە پۆلن ئەتو نازانین دەستە سەر ئاو کەسی لێ نییە ئەمن یەک لەبارەخم ئەوەندەی توانام هەبی هەرگیز دوو قوتابی پێکەوە نانێرم یەکدانێرم یەک بڕوە کە ئەو هاتەوە ئەجا یەچکە دێم بەس حالەتەچکە دروست دەبی لەوانێت پۆلەچکە و قوتابیەچکە دەچیت ینی لە پۆلی منیش قوتابێک دەچی لێن دەرپێست ینی هەر چەندی ینی ڕێکارەکان بگرێ بەر هەپێ کەمە ینی دەبی تاو پەروەردەکەی فێری منداڵەکەی بکە ینی حالەت وە دروست نەبی هیچ قسەی کەم نییە دەستان خۆشبی زۆر سپاسان دەکەم هیوادارم بەردەوام بن ینی ئەو دوو مەسەڵەن قۆناغی کە باست کرد ینی قۆناغەکانی کەش لە دەرفەتەچکە بکرێ بازی پێی زۆر زۆر پێویستە قۆناغی نەوزاری هەر زۆری دەوێت ئینشاءڵڵا گەر دوعاخان دەرفەتیان پێوە ئینشاءڵڵا دەستان خۆشبی زۆر سپاس چاوەکەم عەزیزم ڕێزان کاکە دەبێت تابووی بشتێن ئەگەر پرسیارەکان هەیە ئاسایی بەخۆی بەڕاشکاوی بیکەن ینی شەرمی ناوێت چونکە ئەوی لێرە نام یەک دوو ئەوی دابین دەناسم بابن ینی دایکن السلام عليكم.
عليك السلام ورحمة الله شليخ خان مامۆستا ئەگەر کاتتە بێ من پرسیارێکم هەیە لخدمت دايما بەڕێز خواست دەکەم. دەست خۆشە بۆم بابەتێکی زۆر گرنگ بوو وەکو خۆت توت بە زمانێکی سادە و سەرەتایە زۆر لەوە قوڵترە هیوادارم چتە قوڵایشەوە و بۆ کاتی تر دەرفەت بێ و کات بگونجێ و لەسەری قسە بکەی. بەڵام پرسیارەکەی من ئەوەیە من کچێکم ئەمساڵ کەوتە سوڕی مانگانەوە من پێشتر هەموو شتێکم بۆی ڕوون کردووە تو یعنی چی بە کردداری چی بە وتە و گفتوگۆ درست بەڵام کاتێک کچەکەم کە کەوتە سوڕی مانگانەوە زۆر یعنی پێی شۆک بوو هەرچی مەکرد لەو چۆکە دەرنەئاچوو تەنانەت ڕۆژی جەژن بە زۆر هەڵەمسان خۆی بگۆڕێ هەڵناساکە خۆی بگۆڕێ ئێستا لەوەتەی تقریبەنەوە 2 مانگە کەوتەتە سوڕەوە یعنی بێدەنگیەک دای کردووە ناچێتە دەرەوە تێکەڵ هاوڕێکانی نابێ من خۆم وا هەست دەکەم لەبەرەوەی خوشکێکی تری کە لە خۆی گەورەترە ئەو ساڵێک و 9 مانگ لەو گەورەترە بەڵام ئەم وای زانی ئەو هێشتا نەکەوتۆتە سوڕی مانگانەوە کە پێم وتم ئەو 2 مانگ پێشتە کەوتۆتە سوڕی مانگانەوە لە یەکی ئەداتەوە کە یعنی ئەها چۆن بڵێ ئەو گەورەترە و ئەمیش مناڵم کەوتەتە سوڕ ئەوش درەنگ کەوتەتە سوڕەوە هەنێک یعنی ها لەگەڵ ئەوە هینێکە بیرێکی لێکاتەوە کە بەیەک ئەو ئەم و لەگەڵ ئەوە تێی کەوتووە بەڵام چۆن وا بکەم لەو شۆکە دەری بکەم شلێخان دەست خۆش سپاس لەو پرسیارەکەت بەجددی جێگای دەستخۆشیە کە ئاها بەڕاشکایی پێشوەختە ئەم بابەتە لۆ ڕوون نەکردیتەوە بەڵام ئەگەر ئەو کچەی تۆ ئێستا ئەوەی کە گوتت 1-2 مانگ بەڕاستی زۆرە کە لە ناویدایە چونکە دەبوو ئێستا تی پەڕاند بە ئەوەی کە من زانیاریم لەسەر هەیە بەڵام ئەگەر زیاتر لەوە بەردەوام بوو بەڕاستی پێویستی بە جەرسەی دەبی ینی ڕێنماییکردنی تایبەت لەگەڵ ڕێنماییکارێکی ئافرەت کە هەر کەسێک کات و متمانەت پێ لە نزیکەوە لەگەی دانیشی قسەی گفتوگۆی لەگەر بکە ینی ناکرێ من بە ئەلێرە بە چۆن بڵێ بە قسەیەکی سادە و بە ڕێنماییکی سادە پێت بڵێم چۆنی مامەڵێ لەگەر پێچ ئێستا ئەو لە ناودایە دەبی حاڵەتەکەی بزانم هەوکارەکەی نابوو ناوێت کۆمەڵێک پرسیاری تر بروژێ اینجا درکەکەم هەبی لەسەری اینجا وەڵامشی تەندروست دەمەوە من خۆم مامۆستا ینی ئەوەندەی قسەی لەگەڵاکەم زۆر کاتبانیەکەم دەسەکەم ئەمەلی قسەی لەگەڵاکەم بۆی باسەکەم هەموو ئافرەتێک وای لێتێ هەموو کچێک وای لێتێ پێڵم کوڕم ئەگەروات لێ نەبوایە ئەو کات نەخۆش بێ من تۆم بردایەتە دکتۆر زۆر قسەی لەگەڵاکەم بەڵام یعنی خۆی چۆن بڵێ ها ئەوەی شۆکەکە بەرینەداوا لێ هێشتا من مناڵم ئەڵێ ئەی بۆ خوشکەکەی ترم 2 ساڵ لە من گەورەترە و ئەو لەگەڵ منەوای لێ هاتووە دروستە اینجاوەکە ینی ناشچێتە ناو مناڵۆ خۆی ڕاستی لە خۆی پلی شەشی سەرەتایە لەگەڵ هاوڕێکانیە بەڵێ گوتت 2 مانگەوە تقریبا مانگ و نیوە 2 مانگە بەڵێ لۆم زانیاریت هەتا 3-4 مانجی ئاساییە لەو حاڵەتەی دابی بەڵام کە زیاتر بوو بەڕاستی پێویستی بەوەی دەبیت بێ لە ڕێنماییکارە باشە چونکە ئەو هێشتا خۆت گوتت لە ناشۆکدایە بەڵام ئەمن ئەوەی کە بزانم و حتا چۆن بەڵێ کاتێکی درێژتریشی بدێ ئەو پەڕی مانگونوێشتر ئەگەر هەر ماوە تێیدا دەبیت جەلسەی وەرگری باشترین ڕێگا ئەوەیە ئینشاڵڵا وای لێکەمە خۆشم ینی بیرم لەوە کردوتەوە نیشانی بم بۆ لای ڕاوێژکارێک لەوانەیە لەگەڵ منە زۆر شت نەتوانێ باسکە بەڵام لەگەڵ ڕاوێژکارێکم ئەم جوانتر پرسیارەکار ئەمیش جوانتر وەڵامەداتەوە چونکە شتێکی تایبەتە هەموو شتێک لەوانەیە وەکو خۆی پێ نەڵێت بەتایبەت ئیحساسەکانی ئەگەر بشگواستەوە لەوانەیە ئەتوەکو داک ڕاستە دچی پێ دەکەی بەڵام لێکدانەوەی دروست نەبیتەوەی لە قسەم تێ دەگەی پێم زۆر سپاس بۆ وەڵامدانێک مامۆستاگیان لە کاتم گرتی دەستەکان خۆش بێ خۆشحاڵ تارخ دوعا خان تەواو واگەر هیچ پرسیاریان نەبینە تەواو تەواو برادران زیاد الو بەڵێ مامۆستا بەڵێ کاک سامە فەرموو
باش مامۆستا سەلامەتی دەست خۆش بی زۆر زۆر سپاس لەوە وێبنارە میهمەی بەزدی ینی بابەتەشی ئەساسیە ئەوە دەبی هەموو لە ئەساسیاتەوە وەکو ئاو ناخواردن هەبیەوە بابەتە لە هەموو ماڵەچی دەست خۆشبی دەست خۆش داخانیش دۆ ڕێخستنی ئەو وێبنارێ بەس سوالەکەی منەوە مامۆستا کاتێک چارەسەر خوازێکی لەو شێوەی دەبینی لە تەمەنی گەورەی کو تەحملی لەگەر دەکرێت مەسەڵەن کاتێک لە یەکەم و باسوەت کە کەسەکە کێشەی هەیە جارویە کێشەکە ئەوها گەورە دەبی لە مندای لەو دروست دەبی لەو شەوەی کە ناتوانانی بەزاوا ببی ئیشەکەها گەورە دەبی کو چارەسەر خوازەکە قسەی لەگەر دەکرێت ئایا هەر دەتوانی مەسەڵەن کەسی ئاساییان کەسێک کە لەو بابەتانە نزیکە حەزی لێیە هەندێک چارەسەری سەرەتایی پێ بدە ئیسفادە لێ بکە یان ئیلا دەبی دابینیشترێ بە جلسە لەگەری دابینیشترێ و ئیشەکانی حەل بکرێت دەست خۆش سپاس سامە لە پرسیارەکەت بەخۆی ئەوە ڕاستەخۆ ڕەبتی بە ئەو تەنگەژە و یاخود ئەو شۆکە هەیە لەسەری تا چەند کاریگەرەکەی زۆرە ئەگەر کاریگەریەکەی هێندەیە ینی چۆن دەڵێ بە پێی ئەو کاریگەریەی کە ئەو لەسەری دروست بووە قسەکان کاریگەری دەبی مەبەستمە بڵێم ئەگەر کەسێکی ئاسایی لێ نزیکی تەنها هەندێک شتی سادە دەڵێ من باوەڕ ناکەم بتوانێت بینتە دەرێ لەو باردۆخەی زۆر جا پێویستی بە چۆن دەڵێ چارەسەر دەرمانی دەبی فەراپیست کە لۆی بکەن وەروە یاخود بیگەڕێنەوە تەمەنی منداڵی دواتر چەند تەکنیکێک هەیە ئینجا چارەسەری بۆ بکرێ وەرگیرێ یاخود چارەسەری معریفی هەیە CBT ینی گۆڕینی ئەو باوەڕە هەڵەیە کە لەسەر سێکس و حرام و تابۆ لۆی دروست بۆ گوناح ئەوانش هەمە چارەسەرن ینی ڕێگای چارەسەر نەک چارەسەرن شتەکە بەو سادەیەنی بڕێ وەڵا دەتوانیت بە چەند ئامۆژگاریەک و قسەیەک بتوانین قەنەعەتی پێ بینین کە بۆ نمونە بەزاوا ببیت چونکە ئەو تازە لەناو شۆکێکدا تراومایەکی هەیە دەبێت زۆر بە شوێنەی بە ئارامی ئەو چارەسەر خوازەکە کە لەگەریتی بەڕاستی دەبی لێزانبی بەڕاستی کەممان هەیە لە بواری سێکس سەراپی ئەلێ هەر کار بکەن ینی من کەمی دەبینم یان نابینم ئەم وەکو خۆ کە قوتابی ئەوەی مەماستەریمە بەحسەکەم لەسەر سێکسە ینی چۆن دەڵێ زانیاری تیۆریم زیاترە لەبارەی چۆن دەڵێ زانیاری کردەی یان چارەسەری یاخود سێکس سەراپی چونکە هەر دەرفەتی وات نیە هێشتا نەڕەقسەیان پێت نادن یان هێشتا نەگەیشتی ئەو مەرحەلەی یاخود ئەو شوێنانە کە من کە دکتۆرەکان کاریان لەگەر بکەی بە بڤە و چۆن دەڵێ حرام و چۆن دەڵێ ناوناتۆرە و ئەوانش تەئسیری هەیە بەڵام گەورەتر بین ئەو شۆک ئەو تابۆی بشتێنین کەم کەم بینە پێش لێ وەڵامەکە هەر ئەوەیە دەبێت ئەو چۆن دەڵێ ڕێنمای کار ببینێ نەک ڕێنمای کار دەبێت سێکس سەراپی ببینێ ینی ئەوەی کە چارەسەری تایبەتە بەو مانی دەست خۆش بە عزیزم دوعا خەنە چیم تەعانتێ بابە باز زۆر زیاتر ماندی نە دەستەکان خۆش زۆر سپاس بۆستانێ تەواو خواحافیزی بکەین منێ دوعاخان ببوورەوە دەنگە دەنگە بوو دەستان خۆش و زۆر سپاس کاک دریس دڵنیوانەکانیش ئەو شۆکۆتای هات ئینشاڵڵا دەرفەتی تر خواتان لەگەڵ خواحافیز ڕێزداران دەستی ئەوش خۆش سپاس